جنبازیتان نمره بازی اوی بره زره رزگاری ها رزگاری بخشی انسان و سوسیالیسم و آزادی یک جاری ها خمی ایوا تو غیلوقی خمی ایوا توجودی خمی ایوا تین بوه همودم کی شادی یاد کندکه بر بیانی شادی آزادی یاد کندکه بر بیانی شادی آزادی بەڵێ سڵاوتان لەبێت بینەرانی خۆشەویستی تلویزیۆنی کۆمەڵام کاتەوە هەموو کاتێکی ژیانتان باش دووبارە ڕاستەوخۆ هاتوینێتەوە خزمەتان ئەمڕۆ دەی ڕێبەندان لاپەڕەیەکی درەوشاوەی تر بە خەباتە ڕیشەدارەکەی خەڵکی کوردستان زیاد کرا مانگرتنە سەرکەوتوانەکەی ئەمڕۆ وڵامێکی ددانشکێن بوو بە ئەم ڕژیمە جنایەتکاری کۆماری ئیسلامی ئەمڕۆ جارێکی تر خەڵکی کوردستان بەڕوونی نیشانیاندا کە چه ئیرادەیەکی بەهێز لە پشت ئەم خەباتە هەیە بۆ گەیشتن بە ئازادی و سەرکەوتن جارێکی تر ئەم سەرکەوتنە لە هەموو خەڵکی کوردستان پیرۆزبایی دەڵێن بژین بۆ خۆڕاگریتان بژین بۆ هاودڵی و یەکگرتوویتان بینەرانی خۆشەویست لەلایەن منیشەوە سڵاوتان لێبێت و ئەم کاتتان باش منیش لەلایەن خۆمە و پیرۆزبایی ئەم مانگرتنە سەرکەوتووەتان پێژم و هیوادارم لە خەباتی ڕۆژانەمان بەردەوام بێت ئەمیر هەر وەکو پێشتریش کە قسەمان کردو لەم بەرنامەیە چەند میوانمان هەیە هەروەها ڤیدیۆ و کلیپمان پێ گەیشتووە کە لە ناو بەرنامەکە حتمەن بڵاوی دەکەینەوە ئێستاش ئەگەر هاوڕێیانی هاوکارم ئامادەبن کلیپێک لە شارەکانی ئەمڕۆ ببینین دواتر بزانینەوە میوانەمان تێتە ناو ژوورەکە زۆر باش
درود. امروز 10 بهمن ماه 1402 ساعت حول و حوش 5 عصر شهرک صنعتی سنندج. درود بر شرف اصناف و بازاریان با شرف، تعمیرکاران با شرف شهرک صنعتی که با این همه مشکلات مادی، این همه مشکلات معیشتی، همچنان میبینید اغلب بیشترشون باز که بستن و ابراز همبستگی میکنن با غم بزرگ ملت کرد. امروز 10/11/1402 ساعت 5 عصر در شلوغ‌ترین قسمت شهرک صنعتی سنندج، اصنافی که با این همه مشکلات معیشتی و مادی همه دست به گریبان هستی، میبینید که همه اعتصاب کردن و مغازه هاشون رو بستن. درود بر شرفتون، درود بر شرف تک تکتون. ساعت 5 عصر. بس عين كنادم بو أوقات إنجلي وجه الجني والكيدم كروج لقروج برستلدي الآن لفتشكي عاصماني خاطر زندس همو عالم خوشيتي أويا افتخاري أويا تقرأكم جوري تقرأكم برز كدوا يما افتخار ما نيو تقرأكمان جوري تقرأكمان برز كدوا فيروزي لا بخير استاذ الله يمسك Session 1 Session 1
بەڵێ عزیزان زۆر سپاس بۆ هاوڕێیانی بەشی مۆنتاژ بۆ ئەم کلیپە جوانی کە ڕازاندیانە و دەستی هەموو لایەک خۆش بێ بۆ ئەو وێنە و ویددیوانەی کە بۆیان نردوین جارێکی تر سپاسی هەموو لایەکتان دەکەین. ئێستاش هاوڕێیانی ئۆتاق فەرمان ئەگەر دەکرێت هاوڕێ سەعید ئەمانی پێما لەسەر هێڵە بێنە سەرخەت. بەڵێ هاوڕێ سەعید ئەمانی ئەندامی کمیتەی ناوەندی کۆمەڵەمان لەگەڵا. هاوڕێ سەعید ئەم کاتت باش. ئەسڵا بۆ بینەرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵەوە دەستخۆشی لە هاوکارانتان. زۆر سپاس بۆ دەرفەتێک کە داوتانە بێن. زۆر سپاس بە خێر بێت هاوڕێ سەعید. هاوڕێ سەعید خۆتان ئاگادارن ئەمڕۆ مانگرتنەکە زۆر سەرکەوتوانە بەڕێوە چوو و پیرۆزبایی لە هەموو لایەکەکەین، پیرۆزبایی لە خەڵکی کوردستان دەکەین بۆ ئەم سەرکەوتنێکە جارێکی تر بەدەستیان هێنا. ئێوە ئەم مانگرتنەی ئەمڕۆتان چۆندی لانی ئەرێنی و نەرێنیەکانی چۆن بوو؟ هەروەک بەڕێزیشت ئاماژەت پێ کرد، ئەمڕۆ مانگرتنێکی زۆر شکۆدار و سەرکەوتوانە بەڕێوە چوو و هەر ئەوەش چاوەڕوان دەکرات لە بەرنامەکانی دوێ شەویش و ئەمڕۆژدا هەر ئاماژە بەوە کرا بە پێی شناختێکی کە لە خەڵکی تێکۆشەری کوردستان هەمانە هەر ئەو چاوەڕوانیە دەکراکە حتمەن جوابێکی زۆر تند بە جەنایەت تێگەدەنەوە کە کۆماری ئیسلامی لەم ڕۆژاندا مرتەکیبی بوو و 4 ڕۆڵەی دیکەی تێکۆشەری ئەم گەلەی لە سێدارەدا ئێدامی کردن و ئەمەش وەڵامێک بوو بۆ دژایەتیکردن هەم بە حکمی جەنایەتکارانەی لە سێدارەدان و ئێعدام و هەم بە کۆماری ئیسلامی کە دەیەوێت لەم ڕێگایانەوە پەیامێک بدات بە خەڵک بۆ ئەوەی چاوترسێنیان بکە کە گوزەشت ناکات لە هەر دژایەتیکردنێکی کۆماری ئیسلامی. بەڵام ئێمە هەروەک پێشتریش باسمان کرد، خەڵکی کوردستان هیچ کات نایڵێت کۆماری ئیسلامی کە دەست ئەبات بۆ جەنایەتێک هەروە بە ئاسانی بەسەریدا تێپەڕێت. مانگرتنی ئەمڕۆ بە بڕوای من زۆر شکۆدار و سەرکەوتوانە بوو. منیش لە لای خۆمەوە پیرۆزبایی لە خەڵکی کوردستانەکەم بۆ ئەم سەرکەوتنە گەورەی کە تۆماریان کرد ئەمڕۆ و جارێکی دیکەش سەرخۆشی و هەمخەها و خەمی خۆم بۆ بنەماڵی ئازیزی ئەو گیانبەخت کردووانە دەرئەبڕم، خۆ بە شەریکی غەمیان نەزانم و ڕێز و حورمەتیشم بۆ هەموو ئەو کەسانەی کە بە شێوەی جۆرا و جۆر سەردانی ئەو بنەماڵانەیان کرد، هاوخەمی خوانیان بۆ دەربڕین و لە یەکەم ساتەکانی سەرەتای ئەمڕۆوە ئەو هەواڵانەی کە دەگەیشتن لە هەموو ئەو شوێنانەی کە ئەو هاوڕێیانە لێی نیشتەجێ بوون و پێشتر و ئێستا ئەدامکردن بنەماڵەکانیان لەوێن، خەڵک دەستە سەردانی ئەو ماڵانەی کرد، هاوخەمی خۆی بۆ دەربڕین سەر ڕای ئەوەی کە کۆماری ئیسلامی هەڕەشەی کردبوو نابێت ئیجازە بدرێت کە مانگرتن بەڕێوە بچێت، نابێ خەڵک سەردانی ئەو شوێنانە بکات. بەڵام خەڵک ترسی لە ڕژیم شکاوە و گویان بە هەڕەشەکانی نەدا و ئەوانیش بەم شێوەیە پەیامی خۆیان بە گوێی کۆماری ئیسلامی دادا. ئێمە هەمیشە کوتومانە مانگرتن شێوەیەکە لە ئێعتراز دەربڕین کە زۆر مەودایەکی بەرینی هەیە، تاکتیشێکە کە هەموو چین و توێژەکان دەتوانن خۆی تێدا ببینەوە. ئەگەر بۆ کەسانێک ناڕەزایەتی دەربڕین لەسەر شەقام بە شێوەیەکی بەرین و گشتی ئیمکانی نییە، ملاحەزەی تایبەتی خوان هەیە، بەڵام لە مانگرتنێکی لەم چەشنەدا هەموو چین و توێژەکان دەتوانن پەیامی خۆیان بگەێنن بە لە ماڵمانەوە. ئەمە زۆر پەیامێکی گەورەیە. هەمیشە کۆمەڵە پێی وا بووە کە مانگرتن بانگەوازکردن بۆ مانگرتن و هەرچی مانگرتنەکەش سەرتاسەریتر بوو بێت، شکۆدارتر بوو بێت، پەیامەکەی تونتر بە گوێی دوژمندا دراوە و ئەمڕۆ یەکێک لەو
ڕۆژانە بوو کە تێیدا ئەو پەیامە بە کۆماری ئیسلامی درا. بۆیە من پێم وایە مانگرتنێکی سەرکەوتوانە بوو، خەڵکێکی زۆر لە سەرتاسەری کوردستان بەشداری تێدا کرد و هەر ئەوەش ئێمە چاوەڕوانیمان دەکرد کە ڕووداوێکی لەم چەشنە لە ڕۆژی سێشەمەوە تا ئەم ڕۆی ڕابردوودا ڕوو بدات کە ڕوویدا. بەڵێ زۆر سپاس کاک ساید. کوردستان هەمیشە شوێنێک بووە بۆ دەنگ هەڵبڕین و ناڕەزایەتی و مانگرتن. بۆ لە دەرەوەی کوردستان شارەکانی دیکە ئەو جۆرەی کە چاوەڕوانی دەکرا پشتیوانیان لەم مانگرتنە نەکرد. ئەوی واقعیت بێمە دیتمان کە بانگەوازەکان بەڕاستی فقط تەنیا بۆ کوردستان بوو و ئێستاش ئێمە دەزانین کە لە ئاستی سەرتاسەریدا لە ئێران بزوتنەوەیەکی سەرتاسەری وەکو بزوتنەوەی ژینا لە ئارادایە و دەوڵەتی کۆماری ئیسلامی یا ڕژیمی کۆماری ئیسلامی بە هەموو شێوەیەک ئەم بخەرێکی سەرکوتی ئەم بزوتنەوەیە بە شەگرد و بە شێوەی جۆرا و جۆر. ئەو مەجالەی کە لە کوردستان ئێمە هەمیشە کوتومانە، ئێستا کە کوردستان بۆتە جێگای هیوای بزوتنەوەی سەرتاسەری لە ئاستی ئێراندا، ئەو ئامادەگیی تێدایە هەم لەباری کۆمەڵایەتیەوە، هەم لەباری سیاسیەوە، هەم لەباری وشیاریەوە کە تۆ حسابی کە مەسەلەن ئێمە فەرزکەین مەوداکە زۆر کەم بوو بۆ ڕاگەیاندنی مانگرتنێک، بۆ تەبلیغ بۆکردنی، بۆ خەڵک بە قەناعەتگەیاندنی. ئەمە لە ئاستی سەرتاسەریدا تۆ بتەوێت کارێکی لەو شێوەیە گەورە بکەیت، دەبێت حەدلانەکەن هەفتەیەکت بەدەستەوە بێت تا بتوانی تەبلیغ بکەیت، تا بتوانی بەرنامەڕێژی بکەیت. بەڵام لە کوردستاندا ئەم فەزایە ئەم ئیمکانە فراهەمە کە تۆ لە مەودایەکی کورتی ڕەنگە 24 ساعتیش کەمتردا 12 ساعتدا تۆ 10 ساعتدا بتوانی حرەکەتێکی بەم جۆرەی ڕێکخەی. ئەمە تەنیا لە کوردستانی تەحەزوب یافتە سیاسی کۆمەلگایەکی وشیاردا ئیمکانی هەیە کە ئەویش لە کۆمەلگای کوردستانە. من دڵنیام لە ئاستی سەرتاسەریدا ئەگەر حرەکەتەکە بەرچاو نەبووە، بەڵام لە ناخەوە خۆیان بە هاوپشتی ئەو حرەکەتە زانیوە، پشتیوانی لێکراوە لەلایەن خەڵکی ئازادی خواز و بەرابەری تەڵەب و تێکۆشەرانی سەرتاسەری ئێرانەوە. بەڵام هەمومان دەزانی نابێ ئەوەکو گلەیەک ئێمە لە بەرچاوی بگرین. فەزاکە لە ئاستی ئێراندا لەگەڵ کوردستان جیاوازە و ڕەنگە ئەسەن خەڵکیش ئاگاداریش نەبوو بێ بەو شێوەیە، تێعدادێکی زۆر کەم ئاگادار بوو بێتن لە ڕوودانی حرەکەتێکی لەم شێوەیە. بۆیە کوردستان کە خۆی هەمیشە لە حاڵی مبارزە و خەباتدایە و ئەم ڕۆڵانەش هەر چواریان پەروەردەی کۆمەلگای کوردستان بوون، دەنگدانەوەکەی گەورەتر بوو، خەڵک زیاتر بەی خۆی دەزانین و هەر ئەوەش بوو کوردستان بەم شێوەیە یەکپارچە بەدەنگەوە هات. بەڵام لە ئاستی سەرتاسەریدا ئێمە حرەکەتێکی بەرچاومان نەبینی. بەڵام من بە دڵنیاییەوە دەتوانم بڵم کە بەشێکی زۆر لە خەڵکی ئێران بە تایبەتی لە تێکۆشەران، لە خەڵکی ئازادی خواز و بەرابەری تەڵەب، لە خەڵکی لایەنگری مافەکانی مرۆڤ و دژی ئیعدام هاوخەم و هاوجیهەتی ینی هاوخەمی لە دەستدانی ئەو ڕۆڵانە بوون و هاوجیهەتی حرەکەتێک بوون کە لە کوردستان دەکرا. زۆر باشە کاک سەعید، بۆ یەکەم جار ڕێکخراوە مەدەنی و مافپارێزەکان کەوتنە پێشەوە. بەڕێستان ئەوە چۆن دەبینن ئێوە؟ ئێمە خۆمان وەک کۆمەڵە هەمیشە گرنگیمان داوە بە حرەکەتی ڕێکخراوە جەماوەریەکان، NGOکان، ڕێکخراوە جۆرا و جۆرە کۆمەڵایەتیەکان. بۆیە ئێمە ئێستا کوردستان ژمارەیەکی بەرچاو لەو ڕێکخراوانەی تێدایە. هەر چاویان لە حیزبەکان نییە حیزبەکان پێشەنگایەتی بکەن و ئەوان وە شوێنیان کەون. ئێستا فەزاکە بە شێوەیە گۆڕاوە کە خۆیان ئیقدام دەکەن، خۆیان دەزانن چ بکەن، خۆیان وەک حیزب دەجوڵێنەوە، وەکو جریاناتی سیاسی دەجوڵێنەوە و تازە ئەوان لە ناخی مەسەلەکەدان، لە ناخی کێشەکەدان. تەشخیسەکانی ئەوان بە بڕوای من لە ئێستادا زۆر جار لە پێش لێکدانەوە و تەشخیسی ئەحزابە. بۆیە ئەوان بێ درەنگ ینی بە بێ ڕاوەستان پێشنیادی ئەویان کرد کە دەبێ حتمما وەڵامێکی تند بە کۆماری ئیسلامی بدرێتەوە، بە ڕژیمی جەنایەتکاری کۆماری ئیسلامی بدرێتەوە بەرامبەر بە ئیقدامێکی جەنایەتکارانەی کە کردی. و ئەوەش بوو کە کۆمەڵە و باقی جریاناتی سیاسی هاتنە پشتی. بەڵێ ئەم حرەکەتە لە پێشدا لەلایەن ڕێکخراوە سیاسی و مەدەنیەکان لە کۆمەلگای کوردستانەوە پێشنیاد کرا و
لەلایەن کۆمەڵەوە بە تایبەتی زۆر بە جدی تەبلیغی بۆ کرا، پشتیوانی لێکراوە، بینیمان بەم شێوەیە نەتیجەکەیمان بینیەوە و نەتیجەیدا. بەڵێ کاکساید با پرسیارێکی تر لەیەوە بکەین، دەرسەکانی ئەم مانگرتنە دەتوانێت چی بێ بۆ ئێمە بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان؟ هەمیشە مانگرتنەکان یا حرەکەتێکی کۆمەڵایەتی کە ڕووی داوە ئێستا مانگرتنێکی گشتی سیاسی بوو بێت لە بەرامبەر ڕووداوێکی سروشتیدا بوو بێ، وەکو مەسەلەن بوومە لەرزەیەک لافاوێک یا بەرحاڵ خەسارێکی کە کۆمەڵاتی گەورەی بەدواوە بوو بێت، هەمیشە کۆمەلگای کوردستان ئێقدامێ و هەنگاوێکی کۆمەڵایەتی و بەرین و یەکدەستی هەڵێناوەتەوە. هەمیشە ئەم حرەکەتانە دەرسی تایبەتی خۆی بووە، پەیامی تایبەتی خۆی بووە و بە تایبەتیش مانگرتنەکان کە هەمیشە دوای ڕووداوە سیاسیەکان هاتوون، دوای حرەکەتێک هاتووە کە کەسێک بە شێوەیەکی جەنایەتکارانە لەلایەن ڕژیمەوە ئازار دراوە، شەهید کراوە یا ئێعدام کراوە یا بلاخرە ویستراوە، داوا کراوە کە پەیامێک لە ڕێگای مانگرتنێکی گشتی شکۆداری سەرتاسەریەوە بە گوێی دوژمندا بدرێت، ئەم حرەکەتە کراوە و هەمیشەش ئەم حرەکەتە دەبێتە هەوێنی لێک نزیکردنەوەی ڕێکخراوە جۆرا و جۆرە کۆمەڵایەتی و سیاسیەکان، لێک نزیکردنەوەی ئەحزاب، هاوجیهەتی، هاودڵی، هاوخەباتی سەرڕای هەر جیاوازیەکی ئیستراتیژیکی کە هەیان بێت یا بەرنامەی هەیان بێت بۆ داهاتوو. بەڵام لە ئێستادا زۆر خاڵی مشتەرەکەی لەسەر و خاڵە مشتەرەکانە کار دەکرێت و بە تایبەتی ئێستا بە بڕوای من کۆمەلگا لە پێش ئەحزابەوەیە، یعنی ئەمە لە کۆمەلگادا زۆر و باشی ڕەنگی داوەتەوە، خەڵک زۆر یەکگرتوانە لە بەرامبەر ئەم نەوعەکارانەدا هەڵوێز دەگرن و ئەمە خۆی دەتوانێت وەکو دەرزەکە چاوی لێ بکەین، دەتوانێت ببێتە دەرس و ئەزمونێک بۆ حرەکەتێکی بەرینتری جەماوەری لە داهاتوودا بۆ پتەوکردنی بزوتنەوەی شۆڕژگەرانەی کوردستان و بزوتنەوەی سەرتاسەری کە تا ئێستا شەر بە بزوتنەوەی شۆڕژگەرانەی ژینای دەناسین، ژیان ئازادی. ئەمە دەتوانێت سبحەی ڕۆژ کە ئەمڕۆکە مەسەلەن من لە مانگرتنێکدا پەیامەکەمان دەگەێنین، سبحەینێ لە حرەکەتێکی دایان 1000 نەفەری 100,000 نەفەری لەسەر خیابانەکان ئەو پەیامەمان بگەێنین. ئەڵێ هاوڕێ سعید، ئێمە چون میوانی دیکەشمان لەسەر هێڵ دەبێت داوای لێبوردن لێ بکەین، پێمان باش بوو، ینی پێشمان خۆش بوو زیاتر لە خزمەت بەڕێزیشتان دابین. بەڵام دوا قسەتان چییە ئەگەر تانەوێت پامێکتان بێت؟ من زۆر سپاسانەکەم کە ئەو مەجالەتان لە اختیار ناین کە ڕوو بە جەماوەری تێکۆشتەری خەڵکی کوردستان کە ئەمڕۆ ئەم حماسەیان خوڵقاند، ئەو حرەکەتە گەورەیان بە سەرنجام گەیاند، ئەو مانگرتنە شکۆدارە بەڕێوە سوجارێکی دیکەش من پیرۆزبایی لە هەموو خەڵکی ئازادی خواست، هەموو تێکۆشەران، هەموو لایەنگرانی مافەکانی مرۆڤ و کەسانی ئازادی خواز و دژی ئیعدام و دژی کۆماری ئیسلامی دەکەم و ئاواتەخوازم لە داهاتوویەکی نزیکدا شاهیدی حرەکەتێکی جەماوەری بەرینتر بین لەسەر شەقامەکان و لە شارەکە جۆرا و جۆرەکان. بەڵێ زۆر زۆر سپاس بۆ هاوڕێ سعید ئەمانی ئەندامی کومیتەی ناوەندی کۆمەڵە. زۆر سپاس بۆ بەشداریتان. زۆر سپاس بۆ ئێوەش. بەڵێ ئازیزان، ئێمە بلان هاوڕێ محەممەد قادریەوە پەخشانە شعرێکمان بواتووە کە داوای کردووە لەم بەرنامە ڕاستەوخۆیەدا بیخوێنینەوە پێشکەش بە ئێوەی ئازیزیش بکرێت. سێتی بال لە دژی حکمی زاڵمانەی ئیعدام یەکگرتوانە بینە مەیدان. تاکەی دەبێت چاوەڕوان بین. هەموو ڕۆژێک چەند ئینسانی بێتاوان و ئازادی خواز و گەنج بە حکمی شەرع و جەهل ملیان بە پەتی سێدارەدا بکرێت. تاکەی دەبێت گوێمان لە هاوار و گریانی دایک، باوک، هاوسەر، خوشک و برا، گوێمان لە هەنیسک و ناڵەی منداڵان بێت. باوکم، دایکم، خوشکم، برام، هاوسەرم ئیعدام مەکەن، ملی بە پەتی سێدارەدا مەکەن، تاکەی قرارە هاوار و داد و ناڵەی مەیان کوژن، ئیعدامیان مەکەن، بێتاوانن. بە پانتایی ئەم وڵاتە و هەموو جیهان دەنگ دەداتەوە ئەم ڕژیمە هار و جەنایەتکارە خۆی لێ کەڕکات. تاکەی دەبێ ئەم فەزای خەفەقان و کوشتار و سێدارەیە ئەم کۆمەڵگا بەڵا لێدراوەدا بسوڕێتەوە. کەی ئەم ماشینی کوشتار و قەسڵ و ئامی دەوڵەتیە
بە کۆتا دێ دەبا بۆ یەک جار و بۆ ئاخر جار گوێمان لە هاوار و ناڵە و کڕوزانەوەی منداڵان گریان و لاڵانەوەی دایکانی جەرگ سوتا و باوکانی پشکا و ڕۆڵە کوژرا و هاوسەرانی لە دڵدار و خۆشەویست بڕاو نێت ئەم دەردە کوشەندەیە لە خۆمانە دەبێ هەر خۆمان ئەم دەردە چارەسەرکەین ئاماری کوشتار و سێدارە هەر دێت و زیاتر دەبێ بۆیە چاوەڕوانی لەوە زیاتر دادمان نادات دەبێ یەکگرتوانە بخرۆشین بینە مەیدان بەر بەو کوشتار و جنایەتە بگرین ڕێگە نەدەین مێژووی ئەم وەحشی گەریە لەم وڵاتە لەوە زیاتر خوێناوی بێت مەرگ و نەمان بۆ کۆماری قەتڵ و سێدارە سەرکەوێ خەباتی یەکگرتوانەی دژی ئەعدام زۆر زۆر سپاس بۆ هاوڕێ محەممەد قادری بۆ ئەو پەخشانە شعرەی کەنادوێتی کە هیواداریشم جێگەی ڕەزامەندی بینەرانی ئازیز و خۆشەویستیش بێت گوڵنازگە ئەگە پەیامێک شتێکمان بۆ هاتووە بیخوێنینەوە بەڵێ ئەمیرگان بە پەیامێک هاتووە بیخوێنینەوە فەرموو بینەرێکمان پەیامی ناردۆ بۆمان کە لە ئاوایی نگڵەوە کە ئیمڕۆ مانگرتنی سەرتاسەری بووە لە ئاوایی نگەڵ هەروەها دووبارە لە ئەتسابی کامل لە شەهرێک سەنعەتی ئیسکای عەباساوای سنە و هەروەها دووبارە سنە پەیامی ناردۆ بۆمان شاری سەقز کە فیلمەکانیمان داو بە هاوڕێیانی بەشی مۆنتاژ ئامادەیکەن هەروەها هاوڕێکمان نامەی ناردووە کە ئەوە مانگرتنی گشتی لە سەمیرۆمی ئیسفەهان بووە ئۆرومیە و قوروە هەروەها بۆکان بانە ئەم هاوڕێیانە زۆر سپاس کە نامەکانیان هەناردۆ بۆمان ئەوەی بانە داوای کرۆ کە دووبارە فیلمەکانی بڵاو بکەینەوە حتمما لە کاتی ئەم بەرنامەیە دووبارە بڵاوی دەکەینەوە میوانێکی ترمان لەگەڵە کاک مەحیەی ئیرژە ئەگەر بە هەڵا نەبم هاوڕێیان ئەحمەدی کاگوریا سڵاو لێ بێم کاتت باش سڵاو ڕێزمان دوو نەبن دەستان خۆش بێ بۆ زەحمەتەکانتان و بۆ بەرنامەکانتان زۆر بەخێر بی و سپاس دەکەم کاگوریا ئیمڕۆ مانگرتن کە دوێنێ بانگەوازی لەلایەن کۆمەڵەوە هەروەها ڕێکخراوە مەدەنیەکانەوە بوو سەرکەوتوو بوو ڕاتان چییە لەسەرەوە سەرکەوتنە من پیرۆزبایی بە خانەوادەی شەهیدانی جنبشی ژینا و هەروەها هەموو خەڵکی کوردستان ئەیژم بەڕاستی خەڵکی کوردستان نیشانیاندا لایەق ژیانێکی شیا و ئینسانین خەڵکی کوردستان نیشانیاندا کە لەژێر چەتر ڕەشترین حکوومەتی دنیا ئەتوانن قەد عەڵەم بکەن ئەتوانن ئێعتراز بکەن ئەتوانن بە شکڵێکی ملیۆنی قودرەت خۆیان بنوێنن ئەتوانن نیروی قودرەتمەندترین دەوڵەتی مرتجعی منتەقە زەعیف بکەن ئەتوانن وانیشان بن کە دوشمن زۆر زۆر زەعیفە و خۆیان بەدەست خاڵی لە هەموو کەس دەم دنیا قەویترن ئەوە ئیمڕۆ نمایشێک بوو کە بە تەواو دنیا نیشان دریا کە قودرەت ها بەدەست خەڵکەوە و خەڵک ئەگەڵ یەکگرتوو بن و ئەگەر سازماندراو بن و ئەگەر بیانەوێ سازماندراو کارکەن ئەم حکوومەتە هیچی لەدەست نایێت و مطمئن بن ئەم حکوومەتە داهاتووی نییە بەڵای کاگوریا ئەم مانگرتنە و ئەم یەک دەستیە کە ئێوە باستان کرد دەتوانێت چه پەیامێکی بۆ کۆماری ئیسلامی پەیامی چەند جار لە کوردستانەوە بۆ جمهوری ئیسلامی چووە پەیامەکەی مەرگە بۆ جمهوری ئیسلامی و باوەڕکەن هەر بۆ ئەوەی چەیە کە جمهوری ئیسلامی تەلاش خۆیەکە هەرچێ زۆرتر لە لاوەکانی کوردستان کێشێ بەدارە و ئیعدامیان کات و بەم شێوە بیان ترسێنێت و بەو شێوە تەلاش کات کە حکوومەتەکەی حکوومەتێکی بەردەوامە بەڵام مطمئن بن ئەم ئێرادەی عەزیمی خەڵکە ئەوە لە تەواو دنیا دەنگی داوەوە لە خبرەکان دنیا دەنگی داوە و نواندیان کە جمهوری ئیسلامی ڕەفتەنیە من زۆر جێگای تەقدیر و ئەرزشێکی زۆر زۆر گەورەیە کە خەڵکی کوردستان بە بۆچوونی جیاوازەوە نەگەرشی جیاوازەوە بە حیزبی جیاوازەوە هەمویان
عليه إعدام أو يقدس ويك بارشة قد يعلم كل لما قابل الجمهورية الإسلامية أم بياما فقط يجمعني هي بيامي مرقب الجمهورية الإسلامية هيجي تانية. بەڵێ کاک وریا پێتان وایە کۆماری ئیسلامی ئەگەر بی هەوێ دووبارە خەڵک چاوترسێن کات و ئێدام کات بەڵام هەر ئەم مانگرتنانە بەردەوام دەبێت؟ ئەم مانگرتنانە پەیامە، ئەم مانگرتنانە ئێرادەس، ئەم مانگرتنانە ئیعلام شەڕە، ئیعلام موجودیەتێکە کە لە مقابل جمهوریە ئیسلامی ئەوە کردی. بەڵام ئەم مانگرتنانە خۆ تەنیا یانێ شێوەی مانگرتن شێوەیەکە لە ئاعتراض بۆیە خەڵکی کوردستان بەم مانگرتنە نیشانیاندا کە حتا لە هەموو دەورانێکی پێش ئەمڕۆ یەکگرتووترن. ئەوە زۆر مهمە کە ئێمە وەک دەستکەوتێک بەڕاستێت بیناسین و بیپارێزین. ئەم دەستکەوتە بەنەزەر من خەڵکی کوردستان و بەتۆر کولی خەڵکانی تری کوردستان گەلانی ئێران ئەتوانن بیکەنە نمونە بۆ خۆیان. ئێمە ئەبێ ئەوە ڕابکەینین بێژین خەڵکی ئێران ئەبێ ئێوە وەکو ئێمە بکەن، یعنی بە ڕاشکاوانە بێژین خەڵکی ئێران، خەڵکی ئێسفان، هەرچەند من ژنفتم بەشێک لە خەڵکی ئێسفهانی چەبڕای چابیان کردووە، یعنی خەڵکی زایدان، خەڵکی ئێسفهان، خەڵکی کرماشان کە خۆیانی ڕۆ زۆر لەسە خەڵکی تاران. تۆ تماشاکرد خەڵکی تاران ئەگەر دوو ڕۆژ یا دوو جار وەکو ڕێی کوردستانی کردایەت ئەم حکوومەتە مەرگی زۆر نزیکترە بۆەوە. بۆیە بەنەزەر من شێوەی ئێدامەکەی ئەوەیە کە ئێمە بکێشینە گشت ئێران، یعنی ئەو تەوەقوعات دەرببڕین لە خەڵکانی ئێران و لە گەلانی ئێران کە ئەکرێت فۆن لە کوردستانەوە ئەکرێت اعتصابی عمومی کەیت، هەر وای چەکرێت لە تەواو ئێران بیکەیت و بۆیە نەتەنیا اعتصابی عمومی بەڵکو وا وەقسامی شێوەهای ئاعترازی کە ڕۆژانە هەیە ئەو شێوەی ئاعترازی لە هەموو بەشەکانی ئێرانە ئەبێ خۆی بنوێنێت، ئەبێ خۆی سازماندا خۆی بارسازی بکاتەوە و بەڕاستی جورعەتدا بەخۆی، یعنی ئەم جنبشە هیچ چارەیەکی نییە. ئێمە زۆر جارێژی نێژین جمهوریە ئیسلامی چارەیەتر نابینێتەوە بۆ خۆی، لە باشە ئێمەی چارێک نبینەوە بە خۆمان. ئەمە شەڕێکی سەرماڵیە، ئێمە چارەی نبینەوە بۆ ئێمە ئەوان بە ئەسلحە و کوشتنە، بۆ ئێمە دەست یەکگرتووی و هاوبەستگی و اعترازی وەسیعی سازمان دراوە. هەر لەبەرەوە زۆر مهمە کە ئەم اعترازاتە بە ئەنوا وەقسام شێوە ڕۆژانە بێتەوە دووبارە، ڕۆژانە، یعنی ڕۆژانە لە هەموو شوێنێکی ئێران بتوانێت بە نوعێکی اعتراز خۆی عەلەی جمهوریە ئیسلامی دەرببڕێت. ئەو اعترازاتە کە هەن بە شکڵێکی پراکەندە، بەڵام ئەوانە ئەبێ سازمانی مرکزی پیاکەن، یعنی وەختی لە کوردستانەوە حساب فراخانەدەن وە جوابێکی عەلە العموم ئەگرێتەوە، ئەبێ هەموو حرەکەتەکەی ئێران وای لێ بێ. و بەنەزەر من حتا من تەسەوەرم ئەوەیەوە تەوەقوعم ئەوەیە ئەم فراخانگەلێکە لە کوردستانەوە دەرگێت ئەبێ ڕووبکەینە گەلانی ئێران، فراخانەکانمە عمومیتر کەینەوە، یعنی بۆ هەموو خەڵکی ئێران فراخان بدەین. و شاید تیش کوردستان ئەو زەرفێتەی هەیە بەڕاستی ئەو لیاقەتی و کارایی لە خۆی نیشان داوە کە ڕەهبەری ئەو جنبشە لە ئێرانە بگرێتە دەستەوە. ئێمە ئەشی ئەمە ئیعلام کەین، بێژین فعالینی کوردستان ئەو زەرفێتیانە هەیە کە ئەو خەلە ڕەهبەریە پڕۆکەنەوە و ئەو فراخانگەلە نەتەنیا بەرەو خۆیان بەرەوەی باقی شوێنەکانی تری ئێران بدرێت و من متمەئنم ئەوانە جواب خۆیەکرێتەوە. بەڵێ زۆر سپاس هاوڕێ وریا، ئێمە میوانی تریشمان لەسەر هێڵە، بەڵام بە کورتی ئەگەر دواخستان دەفەرمووی فەرمتکە. من سەر ڕایغەم و پەژارێکی یەکجار زۆر کە لەناو هەمومانە هەیە، ئەحساس سەربەرزیم کرد، ئەحساس سەرفرازیم کرد، ئەحساسم کرد کە ئێمە توانیمانە بە تەواو دنیا نیشان بدەین کە ئێمە لایەق شانی ژیانی باشترین و ئەو کەسانەین، ئەو خەڵکەین کە ئەتوانین دەستمان بۆ ژیانە لایەق شانی ئێسانە بگات. هیوادارم هەرچی زووتر ئەوە بە وەقوع بپەیوەست. بەڵێ زۆر سپاس هاوڕێ وریا بۆ بەشداریتان لە بەرنامەیەدا، زۆر سپاس. ئەمیر پەیامێکمان بواتەوە بام پەیامە بخوێنەوە جا کاک مەحیای ڕژیمان لەگەڵە. بینەرێکمان بە زمانی فارسی پەیامێکی ناردۆ بۆمان، نووسیوێتی ئێتسابێک گۆستەردە در کوردستان بە فراخانێک کۆمەلێ و باکارە مەیدانی در شارهای کوردستان به سرانجام رسید. ناو وبسایت‌های حقوق بشری. برجسته کردن این وبسایت‌های مجازی صرفاً کم اهمیت جلوه دادن کار میدانی عزیزانی است که از دیروز عصر
بێتە کاپۆ ئەفتادانتاین ئەتساب هەرچێ باشکوتەر لەسەری منزلێ مەقسوود برەسێت. زۆر سپاس بۆم بینەرە خۆشەویستەوە ڕابۆچوونی خۆی بوو کێمەش لێرەوە خوێندمانەوە. بەڵێ ئێمەش لێرە دوو پامم بواتوە، یەکیان لە شاری بانەوە توێتی هاوڕێ ئەمیر ماندوونە بەندەستان خۆش بێت لە کاتی ئەو شعرەی کاک محەممەد قادری ئێوە بەرنمەکەتان قەتح بووە لە کۆتایی شعرەکەدا دووبارە وەصل بۆتەوە. ئەگەر ئیمکانی هەیە دەکرێت دووبارەم شعرە بخێنرێتەوە، نازام ئەگەر کات بوو بەسەر چاو. بەڕێزێکی شاهۆ لە مەهاباد دەوتوێتی ئێمە ئەمڕۆ لە زۆر لە منتەقەکان پارازیت بوو لەسەر ئەم کاناڵی ئێوە، بۆیە زۆر یەک لە ڤیددیوەکانمان نەبینیوە. ئەگەر کرا لە درێژەی بەرنامەدا حتمما جارێکی ترم ڤیددیویانە لە شارەکانی کوردستان کە مانگرتنێکی زۆر بەشکۆ بووە دووبارە پەخش بکەنەوە حتمما بەسەر چاو. ئێستاش هاوڕێ مەحیە ئیرەجی ئەندامی کمیتەی ناوەندی کۆمەڵەمان لەگەڵا. هاوڕێ مەحیە ئەم کاتت باش، سپاس و بەشداریتان. ئەو کاتی خۆتان باش، ماندوونە بن هاوڕێیان دەستان خۆش بێ بۆ ئەو زەحمەتانەی لە توولی ئەم یەک دوو ڕۆژەدا بە بۆنەی ئەو مانگرتنی گشتیەوە کە زۆر سەرکەوتوو بووە. دەستان خۆش بێ کە زۆر زەحمەتتان کێشاوە. منیش لێرەوە پیرۆزبایی یەکەم لە هەموو خەڵکی کوردستان بۆ ئەوەی کە ئەم مانگرتنە گشتیان وەکو مانگرتنە گشتەکانی تر بە سەرکەوتنگان و پیشانیاندا کە کۆماری ئیسلامی ناتوانێت بە زۆر و بە فشار و هەروەها بە کوشتنی لاوانی ئەمە سەرکەوتوو بێت و هەر بۆ بۆنەوە ئەوە خۆی نیشانەی سەرکەوتنی ئەو مانگرتنی گشتەی ئەمەیە. بەڵێ هاوڕە مەحیە بام پرسیارە شەر لە بەڕێزیشتان بکەین. بەڕاستی ئەم مانگرتنە زۆر سەرکەوتوانە بووە، زۆر بەشکۆ بوو و جێگەی خۆەتی کە سپاسیان بکەین و پیرۆزبایی لە هەموو خەڵکی کوردستان بکەین. ئێوە چۆنتان بینی ئەم مانگرتنە؟ دیارە زۆر باش بوو بەڕاستی لە چەند لە حازەوە کرێ بڵێن باشە. یەکێکەوەیە کە خەڵک لە وەزیەتێکی ئابووری زۆر خراپاژی. ئێستا بینێن قیمەتەکان لەسەرەوەیە، وەزیەتی ئابووری ئێران زۆر دارماوە و تەبعەن ئەو وەزیەتی ئابووری ڕاستەوخۆ تاسیری لەسەر خەڵکە بێت. ئەوەی کە خەڵک لەو شرایەتی ئابووری کۆمەلگادا کە وەزعی ماڵی خەڵک حتا ئەوانەی واجاران دوکانێکیان بوو وەزیەتێکیان بۆیان توانێت بەسەر پای خۆیان و بێسن ویان توانی ژیانیان تا ئەندازێ بەڕێوە بەرن، شاریشی خستۆتە سەر ئەوان و ئەوانیشی هێناوەتە زۆر ژێرەوەی هێڵی فەقر بۆ ئەوەی کە توانیان ئاوا ئەتوانن بەو شێوە شکۆدارە بەشداری مانگرتنێکی ئاوا بکەن. بە باوەڕی من زۆر جێگەی شانازیە و جێگەی ڕێزە و ئەو پیشانەدا کە خەڵک حاضرن لە سفرەی خۆیان ببڕن بۆ ئەوەی بیانوێ ئەو بزوتنەوەیان بە سەرکەوتن بگەێنەوە. نێڵن کۆماری ئیسلامی دەست درێژی بکاتە سەر ژیان و ماڵ و هەموو شتێکی ئەوان و ئەوە بە نەزەری من زۆر جێگەی ڕێزە و سەرکەوتنەکەیشی هەلەوە ئەکرێ هەڵسەنگێنی. بەڵێ کاک مەحیا ئەگەر بپرسم دەوری کام چین و توێژی کۆمەلگا زۆر لەناو ئەم مانگرتنە بەرچاو بۆ ڕاتان چییە؟ بە باوەڕی من هەموو ئەکرێ چاوی لێ بکەین. ئێستا کۆمەلگای ئێران و کۆمەلگای کوردستان بەڕاستی بریتیە لە دوو چین و توێژ. جاران ئەگەر مامناوەندیشی بوو ئێستا بەڕاستی مامناوەندیەکەش لە باری ئابووری و پاڵی تێنراوە هاتوونەتە ڕیزی خەڵکی فەقیر و هەژار. ئەوە معلمان ببینین، ئەوە بازنشەستەکان ببینین، ئەوانەی وە تەحسیڵاتی زۆر سەرۆیان هەیە. ئەگەر شانسیان هێناوە لەسەر کارما بێتن ئەوانیش هەر لە وەزیەتان و لە وەزیەتێکی زۆر خراپن. ئێستا ئەمە بینین بەشێکی زۆر لە خەڵک لە بە یەک کار و بە دوو کار و بە چەند جار کار بۆ بتوانن بژیوی ژیانیان ببنە پێشەوە، خەریکن ژیانە بنە پێشەوە. بۆیە ئەوەی ئەو چین و توێژەی وە بەشدار بوون هەموو خەڵک بوون غێرە لە سەڵاتداران و ئەوانەی وا لەگەڵ کۆماری ئیسلامی. غێرە ئەوانە ئەگەر لا ببین نەتوانم بڵێم هەموو خەڵک بەشدار بوون و سەرکەوتنەکەش بەڕاستی لەوێدا ئەکرێ هەڵی سەنگێنین کە ئەوەی کە بزوتنەوەی شۆڕژگێڕانەی کوردستان لە بیدایەتەوە هەتاکو ئێستا بزوتنەوەیەکی جەماوەری بووە، مختص بە فقط یەک تەبقەی مشەخەص نەبووە. جەماوەری بۆ لەو لە حازەوە هەر کاتی خۆی معلمان
جوتیاران کرێکاران ژنان حەسڵان و زۆر چین و توێژی کۆمەلگای لەگەڵ خۆیان هێناوە دکتور نازانم پەرستار و بۆیە کۆمەڵایەتی بوونەکەی لێەوە چاو لەیەکرێ و ئەمەش یەکێکە لەو نمونانە بزوتنەوەی کوردستان بزوتنەوەیەکی کۆمەڵایەتیە و دەردێکی مشتەرەکە ئەگەر ئیتفاقێکەکەوێت لە گۆشەیەکی کوردستان معنایەوەی ئیتفاق لە بۆ هەموو خەڵکی کوردستان مهمە و بۆ یەکیش بە پیریەوە چن لەو ئابە شێوا کرێ ئەرزیابی بکەن بە باوەڕی من هەموو خەڵکی کوردستان یا زۆربەی هەرە زۆریان غێرە زەوانەی وا دەست و پاوەنی کۆماری ئیسلامین بەشداریان کردووە ئەبێ سەری ڕێز و نەوازش بۆ ئەو کارە عەزیمەیان بۆ ئەو نمایشە شکۆداریان دابنێوێنین و هەر جێگەی خۆشێتی لەیرەوە بە هەموو ئەو ئازیزانەی کچ لە شۆڕشی ژیناوە چه ئێستا منداڵەکان کەسوکاریان ژیانیان بەختەکەن لە عینی حاڵە سەرخۆشییان لێ بکەین بەڵام بیشڵێن کە ئەوە منداڵەکانی فقط ئێوە نینەوە منداڵەکانی هەموو کوردستانن ئەوە نییە خەڵک چۆن دێن بەرەو پیریتان و خەڵک چۆن پشتیوانیتان لەکەن چۆن لە ڕێو ڕسمەکانتانە بەشداریەکەن چۆن هاوسۆزی و هاوخەمیەکەن لەگەڵتانە ئەمانە بۆ خۆی هەموو ئەو شتە پێویستانەیە کە بێ حتمما قام بنینە سەری و بیکەین بە تەجروبە بۆ داهاتوو هەر ئەوەی شەکە کۆماری ئیسلامی ناتوانێت بەو شێوەی کە بعد وشای لەگەڵ کوردستانە هەڵسو کەوت بکەوە سەرکوبی بکات چونکی ئەزانێ لە جێگەی هەر گەنجێکە ئیعدامەکرێ دەیان گەنج دێنە سەرخەت و دەیان گەنج ئەبن بە پێشڕەوی شۆڕش لە کوردستان. زۆر باشە هاوڕە مەحیا دەور و نەقشی میدیا سوسیال میدیایە میدیا حیزبیەکان لە مانگرتندا چۆنە بیننیوە؟ بە باوەڕی من ئەم بخۆم لە مێدیای تلویزیۆنی کۆمەڵە کارەکەم بۆ خۆشتانم بۆیە ئاراسی بەڕێستان کرد خۆتان میدیاکارن فەرموو. ئەم پێم وایە ئەو کارێوە ئێوە کردانە زۆر جێگەی شانازیە ئێمە بە ئیمکاناتێکی زۆر کەمەوە تۆ تەسەوریەوە بکە لە ئێران هیچ مێدیایەکی غەیرە بوونی نییە یا بایکۆتە کردە یا ئیجازەی فعالیتی پێنادرێ ئەوەی وا لە ناوخۆی وڵاتیشە یا سانسۆری بۆ دانرێ یەکدانە فیلمی سینمایی کە تەهیاکرێ لە دەیان سافی و عبورە کات هەتاکۆ ئیجازە پێیاکە جاری وایە وەختی ئەبینن شتێکیان لە بیرچووە فۆرن لایە بە ناڵم چێتە سەر سەحنەی سینما مێدیاش لە ئێرانە بوونی نییە ئەوەی وا هەیە مێدیای دەوڵەتیە و ئەوەیە کە فقط دەوری هەیە ئینا ئەوانەی تر ناتوانن بۆ جۆرە بیانەوێ مەسەلەن انتقاد بکەن لە ڕژیم یا مەسەلەن سیاستەکانی ڕژیم بێرنە ژێر پرسیار وە زۆر شکاری لەو بابەتەوە ئەوەی وا ئێمەش ئەیکەین غێرە بڕێک لە مێدیا کە پور و پاڵەی پێشتریان هەیەەوە سەرمایە گوزاریان کردە لەوانە بگەڕینەوە وەکو بەنەوەیەکی ترنەوە لە لایەنێکی ترن بەڵام ئەو مێدیای تیپی وەکو مێدیای ئێمە ئەوە مێدیایەکە کە سەرڕای هەموو فەقیری لەباری ماڵیەوە کەمی ئیمکانات کەمی پرسنل هەموو شتێکی کەساوی لێ بکەیت تۆ چاوی لێ بکە دوو ڕۆژە بەرنامەی زیندووە چێت تۆ کەم شتی ئەوابینی لە تلویزیۆنەکانی ئەو ڕۆی دنیا ئابە شێوە کار بکرێت ئەوە جیا لەلایەکەوە کە خەڵکی کوردستان ئێوەش وەکو خەڵکی کوردستان هەموو ئەو پرسنلەی وا تلویزیۆن کارەکە هەموو وەکو خەڵکی کوردستان ئەوە بە ئەرکی خۆیان نەزان کە شەرایەتێکی ئاوا بێن بەدەمە و ئەو مانگرتنەوە یا ئەو خەباتەوە یا هەر شتێ هەر اتفاقێکەکەوێت ئێمە جیاواز نین لەو خەباتی کۆمەڵایەتیە و بۆ یەکیش هەموو هێز و توانامان نەخێنە کار هەموو ئیمکاناتی زەعیفی ماڵیشمان نەخێنە کار بۆ بتوانین دەنگی کرێکاران و دەنگی خەڵکی زەحمەتکێش و سێم لێکراو بە هەموو شوێنێکی دنیا بگەێنین بۆیە بە نەزەری من زۆر چاک دەرکەوتوین بە تایبەت مێدیای کۆمەڵە هەم لە تۆڕە کۆمەڵایەتیەکان و هەم بە شێوەی تلویزیۆن لە تەریقی ساتەلای توشتیواوە ئەوە بۆ خۆی زۆر تەئسیری بووە تەبعەن سەتەلایت یەکێک لەو کاناڵانەیە کە ئەگەر ئینتەرنێتیش خراپ بێ بەشێکی زۆر لە خەڵکە توانن دەسڕەسییان پێ بکەن ئەو بۆ خۆی نقطە قووەتێکە بەڵام ئەو جۆرە والەیەوەش باسان کرد لە بڕێک لە شوێنەکان پارازی تاتۆتە سەری خەڵکە بێ ئەگەل ئێوە تەبعەن لە بیرتان نییە بەڵام کاتی خۆی وەختی تلویزیۆنی وەختی رادیۆ کۆمەڵە دەستی پێ کرد ئێمە لە دوو مەوجا بڵاومانە کردەوە زۆر نزیکی یەک وەختی پارازیتی خسام لە ئەمان خسام لە بەڵام ئێستا بەهۆی ئیمکاناتەوە کە هەیە
ئەکرێ تاقی بکەینەوە ئەگەر زانین ساتەلایت پارازیت دێتە سەری دەی باشەوە کامپیوتەرەکەمان بێنی نەمەیان و بنووسین تێوێ کۆمەڵە نقطە کۆم لەوێ ڕاستەوخۆ تمشای تلویزیۆنی کۆمەڵە بکەین لە تەلەفۆن و گوشەکەشمانەوە توانین تمشا بکەین ئێستا لە تەریقی ئەوانەی وا تەلەفۆنی ئەندرویدیان هەیەەوە سیستمی ئەندرویدی لەسەر هەر دیسان ئەتوانن ڕاستەوخۆ تمشای تلویزیۆنکەن ئاپێکە دایە بەزێن و دوایە واتوانن ڕاستەوخۆ تمشای بەرنامەکانی تلویزیۆن و ئەوانشی وا لە ئارشی وایە بکەن بۆیە منزورمە ئیمکاناتەکە هەیە چ لە تەریقی ساتەلایتەوە چ لە تەریقی ئینتەرنێتەوە هەر کامێکی کە باشتر دەستکەوت ئەتوانن ئیسفادەی لێ بکەن و پێم وایە خەڵکیش لەو بابەتەوە زۆر توانا و زۆر زیرەک نەزانن چۆن نیاڵن کۆماری ئیسلامی ئەو ڕێگە کە دەنگی ئەوان بڵاوە کاتەوە ببەستێت. بەڵێ کاک مەحیە زۆر سپاس بۆ ئامادەبوونتان پرسیارەکانی مە کۆتایی پێهادەگەر شتێکی لە کۆتاییە بفەرمونون فەرموو. زۆر بە کورتی فقط ئەمە ئەوە بڵێم کۆماری ئیسلامی دوو ڕێگەی هەیە ئێستا خەریکە تاقیکاتەوە یەکێکی ئەوەیە کە بە کوشتن بە سەرکوب و فشار بۆ سەر خەباتکاران لە ناو کۆمەلگادا دانەکەی تریشی ئەوەیە کە ئەوێ قەیرانی خۆی بباتە دەرەوەی وڵات ئەو ئەبینین لە فەلەستین ئەوە لە حوسیەکان ئەوە لە لوبنان ئەوە لە زۆر شوێنی تر لە هەر یەک لەمانە کە چاوی لێ بکەین سەری داوێتی بەبەردا و سەرکەوتوو نەبووە بۆیە پێمان وانە بێ ئەوەی وا ڕوو ئەدا لە بەهێزبوونی کۆماری ئیسلامیایە ئەوە لە ئەو پەڕی زەعف و ناتەوانیایەتی کە خەڵک ئەکوژێت و ئەو شەرایەتیش وایە بینین لە دەرەوەی وڵاتیش لە دەرەوەی سنوورەکانی خۆشیێ باتە پێشەوە بۆیە من پێم وایە وردە خەریکین لەسەر مەرگی کۆماری ئیسلامی نزیکە بینەوە و هیوادارم خەڵکی ئێران و خەڵکی کوردستان ئەمە بە تەجروبە ڕابگرن و جارێکی تر نیێڵەن سیستمێک بێتە سەرکار کە وەکو کۆماری ئیسلامی وەکو ڕژیمی پێشووی پاشایەتی بێ سیستمێکی دموکراتیک ئازاد کە بتوان دەسەڵاتیان دەستیان بە هەموو دەستکەوتەکانی ئەو ڕۆی دنیای بگا بە تۆری یەکسان بە تۆری ئازاد بتوانن ڕاو بیر بۆچوون و ژیانی خۆیان ببنە پێشەوە بەبێەوەی هیچ مشکلێک لە بەردەمیان نابێت زۆر سپاس بەڕاستی بۆ هەموو زەحمەتەکانی ئێوەش هەوڕێ گوڵناز و کاکەمیری عزیز زۆر سپاس بۆ ئێوەش هەوڕێ مەحیە ئیرەجی ئەندامی کمیتەی ناوەندی کۆمەڵە سپاس و بەشداریتان زۆر سپاسانەکەم. بەڵێ هاوڕێیان و تاقفەرمان پێیان کوتی کە کاک ڕەحمان محەممەدی لەسەر هێڵە بەڵێ سڵاوتان لەبێت کاک ڕەحمان ئەم کاتتان باش زۆر سپاس بۆ بەشداریتان. سڵاو لە ئێوەش لە بینەرانتان لە ئێوە کە ماوەی دوو ڕۆژە لەسەر مانگرتنی شکۆداری خەڵکی کوردستان ئەدوێن و ڕوویدادیەکانی ئەو مەسئلەیە ئەگوێزنەوە بۆ ناو کۆمەڵانی خەڵکی کوردستان و ئێران. زۆر سپاس کاک ڕەحمانی بەڕست لە خزمەتتانم بۆ درێژەی سوالەکانتان ئەگەر لە خزمەتدا. کاک ڕەحمان دیارە دەرسەکانی مانگرتن و خۆپیشاندان زۆرن ئەمڕۆ خۆشتان ئاگادارن کە مانگرتنەکە زۆر سەرکەوتوانە جارێکی تر بەڕێوە چوو مانگرتن چی بێمە دەڵێت؟ کولەن شێوەیەک لە اعترازە بەرامبەر بە زۆڵم و ستەم کە دەسەڵاتداران لە وڵاتانی جۆرا جۆرە دایسپێنن بەسەر خەڵکە و جوابێکی یەکگوشتوویە بەرامبەر بە ئەو کارانەی کە دژ بە خەڵگەکرێ جوابێکە کە یەکگرتووی خەڵک نیشانەدا جوابێکە کە دڵسۆزی بەشێک لە کۆمەڵانی خەڵک بەرامبەر بە زەرەرمەندوانی ئەو مۆزوعاتەی کە مۆردی بەحسە لەو ڕۆژەیە دڵسۆزی ئەو خەڵکان و کۆمەڵانی جۆراوجۆری خەڵک نیشاندا بەرامبەر بە بنەماڵەکانیان لە کوردستانە ڕەوشێکی تا ئێستا سەرکەوتوو بووە و توانیوێتی بەرامبەر بە سیاسەتە جۆراوجۆرەکانی ڕژیم کە دایەسەپێنێ بەسەر خەڵکە زوڵم و زۆرێک کە بەسەر خەڵکە دایەسەپێنێ سیاسەتێک بووە کە تاسیری بووە لەسەر یەکگرتوویی و یەک قسەیی و یەک هەڵوێستی ناو کۆمەڵانی خەڵک و تا ڕادێکی زۆر ئەوە تاسیری بووە لەسەر مەحدودکردنەوەی زۆر سیاسەتی جمهوری ئیسلامی کە نەتوانێ هەروە بەڕاشکاوی هەرچێک بێوێ ئەعمالی بکە و
تا حدێکی زۆر توانیوێتی ڕژیم لە بەعزە بوارێکە بە پاشەکشێ وادار بکات و نەهێڵێ هەروە ئاسان ئەوەی کە بیوێ بەسەر خەڵکا دایسەبێنێت. بەڵێ کاک ڕەحمان لەم بارودۆخەدا بنەماڵەکان هەم لە ژێر گوشاری حکوومەتن لە باری ئەمنیەوە هەم لە باری ڕۆحیەوە خۆیان زۆر ناڕەحاتن و فشارێکی زۆری ڕۆحیان هەیە. ئێمە چۆن دەتوانین پشتیوانی ئەم بنەماڵانە بین لەم بارودۆخەدا؟ من لە پێشە سەرخۆشی خۆم بۆ بنەماڵی ئازیزی ئەو 4 نەفەرەی کە دوێنەکە ئەعدام کران ڕاگەێنم، سەرخۆشی خۆمیان پێ ڕاگەێنم و هیوادارم کە ئێمە درێژەدەری ڕێگا و ڕێبازی ئازیزانیان بین و هیوادارم کە هەروەک لەم ماوەی 19 مانگەیە نیشانیان داوە بە خۆراگری و بە دڵگەورەیی بەرامبەر بەو هەموو ستەمەی کە لیان کراوە نیشانیان داوە کە ئەوانە شکەست ناپەزیرن، ئەوانە کە بنەماڵهایەکن کە نانەوێت لە مەقابل هیچ ستەمێک بۆ گەورەی لێساندنی منداڵەکانیان پاشەکشێ بکەن. ئێمە ئەتوانین وەکو لەم چەند ڕۆژەی ڕابردوو و لە رابطە لەگەڵ ئیعدامەکانی پێشووتریشە کە خەڵکی کوردستانشانیان داوە هەوسۆزیان بین، لەگەڵیان بین و ئەوەندەی کە لە فیلمەکانی ئەم 1-2 ڕۆژان نیشاندراوە بەرماڵەکانیان، ناوماڵەکانیان بە دەستەگوڵی گەورە و لەلایەن کۆمەڵانی جۆراوجۆری خەڵکەوە شەریکی غەمیان بوون و نیان هێشتووە بە تەنیا بمێننەوە و ئەو خەمە قورسیان لەگەڵا بەش کردوون. ئێمە وەکو خەڵکانی سیاسی ئەتوانین دڵسۆزی خۆمان، هاوسۆزی خۆمان بەرامبەریان بەو نەوعە نیشان بدەین کە سیاسەتەکانی جمهوری ئیسلامی ئیفشا بکەین، قسەی لەسەر بکەین و هەوڵ بدەین کە ئەو یەکگرتووەی کە لە ناو کۆمەڵانی خەڵکە ئەبیندرێ پتەوتری بکەین و خەڵک تەشویق بکەین بەوەی کە ئەو ئازیزانە هەرچەند کە تا ئیمڕۆ بەتەنیان نەماونەوە لەمڕۆ بە دواشەوە بەڕاستی بەتەنیان نەهێڵینەوە و لە ساڕۆژی جۆراوجۆری ئەو ئازیزانەیە کە دێتە پێشە بۆ بنەماڵانە بۆ یادبوودەکانیان هەوشانیان بین، لەگەڵیان بین و نەهێڵین سیاسەتەکانی ڕژیم بۆ مەحدودکردنەوەی ئەو دڵسۆزی و یەکگرتوویە ڕاستیەکەی جێ بکەوێ. ئەوەی کە لەم 1-2 ڕۆژیان نیشاندراوە سیاسەتی ڕژیمی جمهوری ئیسلامی ئەوە بووە کە بە نەدانەوەی تەرمی و ئازیزانە هەوڵی داوە کە لە کۆبوونەوەی جەماوەت بەرگری بکە، بەڵام بەخۆشیەوە خەڵک ئەو سیاسەتیان بەچوونی خۆیان بۆ بەر ماڵەکانیان، بۆ ناو ماڵەکانیان و شرکەتکردنیان لە تەعزیەکانیان ڕاستیەکەی ئەو سیاسەتیان پوچەڵ کردەوە. هەرچەند زوڵمێکی گەورەیە بەرامبەر بۆ بنەماڵانە کراوە، نەدانەوەی تەرمی ئەو ئازیزانە زوڵمێکە کە بەڕاستی لەگەڵ هیچ دام و نەریتێکان نایەتەوە و زوڵمێکی ئەوەندە گەورەیە کە هەموو کەس پێی خۆشە لە ئاخرین لەحەزاتی ئازیزانیە کە بە خاکیان سپێرن بەشدار بێ، بەڵام جمهوری ئیسلامی ئەو مەیدانەشی لەو بنەماڵە ئازیزانە تەس کردوتەوە. بەڵام هەرچەند لە فیلمەکان ئەیبینین، هەرچەند قسەکانی ئەو ئازیزانە ئەبیسینی بنەماڵەکانیان ئەبینین ڕۆحیان ئەوەندە بەرزە کە حتا ئەو زوڵمە گەورەش نەیتوانیوە ئەوان بە چۆک دابن و نەیتوانیوە کە خەڵکیان لێ دوور بخاتەوە و هەرچەند لە مەراسمەکانی جۆراوجۆری دیکەی پێشووترا دیومانە کە نمونەی ژینای خۆشەویست لە شاری سەقز بوو یان ناشتنی ئەو وەرزشکارەی ئەم هەفتەی ڕابردوو بوو، خەڵک بەو جەماوەرە گەورەی بەو جەمعیەتە زۆرەی کە کۆبوونەوە لەسەر قەبران ڕژیم ئەو ترس و لەرزەی لێنیشتووە کە هەر جارێک زوڵمێکی لەو نەوعاکە ببێتە ئاخیزێکی جەماوەری سەرتاسەری و یەکێ لە سیاسەتەکانی ڕژیم ئەوەیە کە بەرگری بکە بەو نەوعە بە دزیەوە بە بارەمتەگرتنی جەنازەی ئەو ئازیزانە بەڕاستی بەرگری بکە لەو ڕەوشەی کە بۆ خۆی لێی ئەترسێ.
بۆیە ئەو کۆبوونەوانەی کە لەم 1-2 ڕۆژەی ئەخیرا کراوە نیشانیدا بە ڕژیم کە ئەو سیاسەتەر سیاسەتێکی زۆر کارانیە بەرامبەر بە ڕۆحێش و ڕژگەرانی خەڵکی کوردستان و نەیتوانیوە ئەوان بە دەرەجەیەک بەرەو دواوە بێتەوە بەڵکو ڕەوشی کۆبوونەوەکانیان گەرمتر بووە گەورەتر بووە و پڕ لە خۆشەویستی و پڕ لە هاوپشتی زیاتری کۆمەڵانی خەڵک بۆ بنەماڵانە بوو بۆیە ئەبێ ئەم ڕەوشی پشتیوانیکردن لە بنەماڵەکانیان لە بەشداریکردن لە مەراسمەکانیان ئەبێ خەڵک وەکو ڕەوشێکی بەڕاستی شکۆدارتر لە جاران بەڕێوەی بەرێت و ئەو ئازیزانە بەتەنیا جێنەهێڵ. زۆر باشە بەڕێز کاک ڕەحمان دەبێت چی بکرێت ڕژیم ئیتر ئاوا دەست نەداتە جنایەتێکی واها و نەوێرێت دووبارە و کارە بکاتەوە؟ وڵا ئەوەی کە چی بکرێت جوابی ڕژیم بۆ پاشەکشەکردن لەم جنایەتانە فقط یەکگرتووی هێز و توانای کۆمەڵانی خەڵکە لە مایانەکانی عملی لە شارەکانی کوردستانە. ئینە دیارە تەسیراتی ئەو کارانەی کە لە دەروی وڵات دەکرێت ئینعکاسدانی زۆم و زۆرەکان کە ڕژیم ئەیکا ئەبێ کارێک بکرێت کە هەزینە بەردار بێ بۆ ڕژیم، ئەبێ کارێک بکرێت کە ڕژیم هەروە بە ئاسانی دەست نەبات ڕۆژی 4-5 نەفەر بەدارە هەڵواسێ و پێی وا بێ هیچ هەزینەیەکی بۆ نییە، چونکە سیاسەتی ڕژیم بۆمانەوەی خۆی یەکێکیان ئەوە بووە کە ئەو ڕۆڵ و وەحشەتە لە ناو کۆمەڵانی خەڵکە پەرە پێ بدە کە ئەوە حاڵەتێک بۆ کە تا ئیستا بەڕاستی نەیتوانیوە موفق بێ بە دەلیلی ئەوەی کە ئەبینین ئەگەر هەلێکی چکۆڵێ بۆ کۆمەڵانی خەڵک هەڵەکەوێ ئەبێتە کۆبوونەوەیەکی جەماوەری گەورە. ئەم کۆبوونەوە جەماوەری گەورانە ئەبێ پەرە پێ بدرێت. ئەم ئەترازاتە وەکو ئێعتساب، وەکو چوون بۆ بەر زیندانەکان، وەکو شرکەتکردن لە مەراسمی ئەو شەهیدانەی کە ئیعدام مەکرێن بە دەستی ڕژیم، وەکو چوون بۆ سەر قەبرانیان و پیرۆزکردنی یادیان، ئەمانە هەمووی کارهایەکە کە ئەبێ بێتە ئەهرمێکی فشار بەسەر ڕژیمەوە دەستبردن بۆ کوشتنی لاوانی کوردستان لەمە بەدواوە نابێ ئەوەندە ئاسان بێ، نابێ ئەوەندە حاڵەتێکی لێ بێتە پێشێک کە ڕژیم هەر وەخت ئیرادەی کرد ئەو کارە تکرار بکاتەوە. بۆیە یەکگرتوویی کۆمەڵانی خەڵک، ئێعترازی دەستە جەمعی و ئینعکاسی ئەوانە لە ناو خەبەرگوزارەکانە و فشارهێنان بۆ دام و دەستگای حقوقی بەشەری دنیا و فشارهێنان لەلایەن ئەو کەسانی کە فعالی حقوقی بەشەرن، ئەمانە ڕێگاهایەکە کە لە لایەن ئێمەمانانەوە ئەبێ بکرێ ئەنجام بدرێ و هەوڵ بدرێ کە ئاسان نەبێت جارێکی دیکە و دووبارە بکرێتەوە لەلایەن ڕژیمەوە و کەم هەزینە بێ. ئەبێ ئێمە هەوڵ بدەین کە ئەم کارانەی کە ڕژیمێکە پڕهەزینە بێ بۆ ئەوان و ئەبێ هەوڵ بدەین کە دام و دەستگاهای جیهانی لێ ئاگدار بکەینەوە، دام و دەستگاهای حقوقی بەشەری لێ ئاگدار بکەینەوە. ئینعکاسی وەسیعی ئەوە لە ناو مەیانی شارەکانی ئوروپایە، ئێعتراز بۆ ئیعدامانە، ئێعتراز بە گرتن، ئێعتراز بە کوشتنی قۆڵبەران، ئەوانە هەمووی ڕێگاهایەکە کە ئەبێ بکرێ و پاشەکشێکردن و ئارامکردن لەو حاڵەتانە بەڕاستی ڕژیم هارتر و درەندانەترەکە. بەڵێ، زۆر زۆر سپاس بۆ کاک ڕەحمانی ئازیز، کادری کۆمەڵە و ئەندامی حیزبی کۆمونیستی ئێران. زۆر سپاس بۆ شاریتان. زۆر سپاس لە ئێوەش لە زەحمەتەکانتان، هیوادارم کە سەرکەوتوو. زۆر سپاس. پێما بێ پەیاممان بۆ هاتووە، گوڵناس پەیامەکە دەخوێنێتەوە، دواتر هاوڕێیانمان ئەو ڤیدیۆ تازانی کە بەدەستمان گەیشتووە جارێکی تر بڵاوی دەکەنەوە. بەڵێ ئەمیر بینەرێکمان ئەلبەت کۆمەڵی هاوڕێتان لە شاری سەقزەوە ئەوای نووسیوە، نووسیوێتی سلااوان لێبێت هاوڕێیانی بەڕێز بەگرمی دەستان دەگۆشین و چاوتان ماچ دەکەین و داوای سەرکەوتنی هەرچی زیاترتان بۆ دەکەین. بەڕێزان سەر لە ئێوارەی ئەمڕۆ چەند گرتە ڤیدیۆمان لە مانگرتنی گشتی شاری سەقز بۆ نردون کە دەتوانین بڵێن زۆر مانگرتنێکی بێوێنە و بێنەزیر بوو، تکایە زۆر بایەخی پێ بدەن و بڵاویکەنەوە. کۆمەڵێک هاوڕێتان لە شاری سەقزەوە زۆر سپاس بۆ ئەم بینەرە خۆشەویستە بە دڵنیاییەوە کا ڤیدیۆکانمان بە هاوڕێیانی بەشی مونتاژ سپاردووە کە ئامادەیکەن و لە کاتی بەرنامەکە بڵاویەکەنەوە.
جارێکی تر سپاس بۆم بینەرە خۆشەویستە پەیامێکی ترمان بۆ هاتووە بەڵام بە کلیپەکە بوێنی دواتر پەیامەکە زۆر باش فەرمون بچین بۆ بینینی مکلیپ. هەموو عالم خۆشیەکەی ئەوەیە و افتخاری ئەوەیە کە کوڕەکەم گەورە کرد کوڕەکەم بەرز کردەوە ئێمە افتخارمانەوە کوڕەکەمان گەورەی کردین کوڕەکەمان بەرزی کردین پیرۆزی بێت ڕۆڵی خۆشەوی بینای چاک هێزی ئەژنۆ حتى ديتوا هرشاورت هلوركي منامي هلوركي منامي
بەڵێ بینەرانی ئازیز لەم بەشە لە بەرنامەکەمان هاوڕێیاکۆ ئەنوەری ئەنجامی کمیتێ ناوەندی کۆمەڵەمان لە ستودیۆ لەگەڵا بۆ قسە و باسی زیاتر لەسەر مانگرتنی ئەمڕۆ. کاگاکۆ بەخێر بیت و سپاس بۆ ئامادەبوونت. مانگرتنی ئەمڕۆ چۆن بوو وە چه پەیامێکی تێدا بوو بەڕێەوە؟ زۆر سپاس بۆەوە هاوڕێگوڵات سڵاو هەیە بۆ بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە، هەروەها سپاس و پێزانین و سڵاوێکی گەرمی بەپایان بۆ خەڵکی شۆڕەگێڕی کوردستان کە ئەمڕۆ مێژوویەکی تریان، مێژوویەک لە خەبات و خۆڕاگریان لە ناو جوڵانەوەی خەڵکی کوردستان تۆماری کرد. ڕاستیەکەی ئەمڕۆ من جارێکی تر بیری کاگاکۆ پێم وایە مایکەکەت دەنگی نییە، ئەگەر مایکەکەت ڕۆشنکەی گۆیا هاوڕێیانی ناکێشانی ئەوە شتێکی ئاساییە لە بەرنامە پێشتێ گۆیا دەنگیەوە لە مایکی منەوە ڕۆیشتەوە بۆ بینەرانمان. ئەگەر دەنگی هاوڕێ ئاکۆ لە ئەوڵەوە نەبووە توان پرسیارەکە بکەم وەیەوەش قسەکانتان ئەنجامەوە. حتمما دەنگی جەنابەت ڕۆشتووە. بەڵێ من وەڵام بە پرسیارەکەت ئەگەر هاوڕێیانی بەشی تەکنیک دەنگم باش بێستا. بەڵێ گۆیا دەنگت باش. زۆر باش. پرسیارەکەتەوە بوو چ پەیامێکی تێدا بوو. من ویستم پێش لەوەی کە بچمە سەر وەڵام بە پرسیارەکەت سپاسی بێ پایانی خەڵکی شۆڕژێڕی کوردستان بکەم کە ڕۆژێکی تر لە مێژووی پڕ لە شانازی خۆیان بە خەباتی شۆڕژێڕانەی خەڵکی کوردستان تۆمار کرد. ڕاستیەکەی ئەمڕۆ من بیری 16 گەلاوێژی 84 کەوتمەوە، بیری 23 گوڵانی 1389 کەوتمەوە، بیری 21 خەرمانانی 1397 کەوتمەوە کە هەر کامە و خەڵکی کوردستان دشکردەوەیان هەبووە دش بە جەنایەتەکانی کۆماری ئیسلامی. شوانەی سێقادر، فەرزادی کەمانگەر، ڕامینی حسین پەنایە و لوقمان و زانیاری مرادی. بیری 29 خەرمانانی 1401 کەوتمەوە پارێکە کە بۆ هێرشی کۆماری ئیسلامی بۆ سەر بنکەکانی لایەن سیاسیەکانی ڕۆژهەڵات خەڵکی کوردستان یەک پارچە ئێمەیان بە ڕۆڵەی خۆیان زانی و نەگەران بوون لەوەی کە موشک باران و پەحپات بارانەکرێن و مانیان گرت. ئەمڕۆ شووە ڕیزی ئەو ڕۆژە مێژوویانەوە و شانازیەکی تر بە خەباتی شۆڕژگێڕانەی خەڵکی کوردستان زیاد بوو. پەیامی چی بوو پێیان؟ جارێکی تر بە کۆماری ئیسلامی وت کوردستان جێگەی ئەوە نییە، کوردستان جێگەی داگیرکەران نییە. نەتەنیا ناتوانن ڕۆڵەکانمان بکوژن، ببڕن، ئەعدامیان بکەن، لە بینیان برن، بەڵکو لە کۆتاییە دەبێت ئەم خاکە جێبێڵن. ئەو پەیامە گرنگەی تیا بوو پێیان. جگە لەو پەیامانە با من کە لە بەکەمی ئیشارەی پێکراوە ئەگەر ئێمە دش بە ئەعدامین نەتەنیا لەبەر خەمناکی لە دەستدانی ڕۆڵەکانمان، بەڵکو ئەخلاقەن ئەڵێن دوای ئێوە ئێمەش خۆمان دژی ئەعدامین، ئێمە مخالفی ئەعدامین. ئەگەر دەسەڵات بگۆڕدرێت لە کوردستان هەر نوع دەسەڵاتێک بێتە سەرکار، هەر نوع دەسەڵاتێکی دموکراتیک مدیریەتی ئەو جغرافیایە بکات، دش بە ئەعدامە. نارەکانی خۆشی و دژمنەکانی خۆشی مخالفینی خۆی سەر نابڕێت، لە سێدارەیان نادات، ئەشکەنجەیان نادات، زیندانی سیاسیمان نابێت. پەیامی تیا ئەو مانگرتنەوە ئەڵێ کاتێک خەڵکی کوردستان ڕژانە سەر شەقام بۆ لە بین بردن و لە ناو بردننی ژینای جوانەمەرگ تەنیا سۆز و خەمێک بۆ ژینا و یا بۆ کیژە کوردەلاوە نەبوو، بە هەموو دنیایوت کە ئێمە دژ بە حیجابی ئیجبارین، ئێمە دژین بە هەڵاواردن و تەبعیز لە دژی ژنان. ئەمە نیشانەدات کە ئەو کۆمەڵگا چەنە لەباری سیاسیەوە، چەنێک لەباری کۆمەڵایەتیەوە و چەنە لە بوارهای تری جۆرا و جۆرەوە لە پێشە پێشڕەوە کە ئەڵێن کوردستان پێشڕەوە بە معنای واقعیەکەی لە خەباتی ڕۆژانە و لە پراکتیک و لە عملکردی خۆیان نیشانی داوە. تۆ چاولەکە ئەنوا و ئەقسام مبارزەی لە هەر هەل و مەرجێکی دڵخوازە بە تەشخیص و بە حەق انتخابی کردو و درێژەی پێداوە، گیانبازی لە پێناوا کردووە. ڕۆژێک مبارزەی پێشمەرگانە ئەکات، چەکە کاتەشانی لە شاخەکانە، ڕۆژی عەتسابی کرێکاری ئەکات، هەشتی مارسەکان لە ناو شەقامەکانە جێژ نەگرن، پیرۆزیەکەن،
ڕاگەیاندنی لەسەر بڵاوەکەنەوە ڕۆژێکی ژمانگرتن نەکات لە هەموو نەوع شێوازێکی مبارزە ئیسفادەی کردوە هەتا ئێستا و لە ناو ئەوانەیە جگەلەوەی کە دشکردەوەی تیا بۆ دژ بە جەنایەتەکانی کۆماری ئیسلامی ئەو پەیامە گرنگانەشی تیا بووە ئێمە ئەخلاقەن دژی ئەعدامین ئێمە ئەخلاقەن دژی حیجابی ئیجبارین ئێمە تەنیا سۆز و عەتفمان بۆ لە بینچووەکانمان نییە بۆ گیان بەخکردوەکانمان نییە ئێمە ئەگەر لە داهاتووە دەسەڵات بەدەستەوە بگرین دانە دانێ ئەمانە لە فکر و هزری ئێمەیە کە لە کوردستان دووبارە نابێتەوە ئێمە زیندانی سیاسیمان نابێت ئێمە کەس لەسەر بیر و بۆچوون ناخێنە بەندیخانە ئەو پەیامە گرنگە لەم ئاعتسابانەتیاتی جگەلەوەش بە هەموو خەڵکی ئێران بڵین خەڵکی کوردستان ئەو تەبلیغاتە پروپاگەندانەی کە کۆماری ئیسلامی لە دژیەکات نییە ئێمە ئاوا بیرەکەینەوە و داواکەین ئێوەش ئاوا بکەن بۆی کە مبارزەکەمان گشتگیرتر بێت هەمە لایەنەتر بێت توودەیتر بێت تا لە گۆڕانی کۆماری ئیسلامی بەڵێ کاگا گۆ پرسیارێکمان بۆ هاتووە دوو پرسیار ئەڵبەت باەک پرسیاریان بکەم بینەری خۆشەویستمان لە شاری سنەوە نووسیوێتی سلااو هاوڕێیان ماندوو نەبن دەستان خۆش بێ بۆ بەرنمەکەتان بۆچی وەکو جارەکەی جاران ئەم مانگرسنە بە بانگەوازی هەموو حەزب و لایەنە سیاسیەکانی نیشتەجێ لە هەرێمی کوردستان نەبوو بۆ کۆمەڵە بەتەنیا بوو ڕاستیەکەی کۆمەڵە بەتەنیا نەبوو لایەنی سیاسی تریش هەبوون کە ڕاگەیاندنیاندا بەڵام یەکدەنگ نەبووین من دوێشش لە بەرنمەکەی هەر لەم بەرنامە زیندوە وتم شاید لەبەرەوە بوو بێ کە کەمی کات شتەکە کارە ساتەکە ئەوەندە جەرگ بڕ بوو کە ناچار بوون عەکسالعەمەل نیشان بدەین دیالۆگ شاید هیچ لایەنێکی سیاسی پێی وا بوو بێ کە ئێستا گونجاو نییە یا ئەم نوع لە مبارزە یا لە بەرنمەیان نەبێت یا پێی وا بۆ جواب وەرناگرێت شکستە خوات ئەو نیشانەوەدا کە ئەو لایەنە سیاسیانە هێشتا بەو شێوە کە ئەبێ کۆمەلگای کوردستانیان ڕاستیوە نگەرانن لەوەی کە خەڵک بەدەم بانگەوازەکانیان بەڵام ئێمە هەمیشە وتومانە کوردستان سەری ڕێکخراوە بێ کوردستان جوغرافیایەکی حیزبیە گوێ لە لایەنە سیاسیەکانی خۆیەگرێت متشەکلە بە معنایەک ئەگەر لایەنە سیاسیەکان یەک بن کوردستانی ڕۆژهەڵات یەک پارچەیە دژی کۆماری ئیسلامی ئێمە و نیگەرانیەمان نییە ئێمە لە هەر ئان و ساتێکدا بێت بە پێی ئەو شناختە بە واقعیش کە بە تەجروبە و لە عەمەلکرددا جواب دراوەتەوە لە ڕۆژە مێژوویەکانە هەر لە کۆچی مەریوان و لە یاساوی ساڵی 61ەوە بگرە هەتا ئەوانەی کە باسم کرد 84 و 1970 و 1401 لە تەواوی ئەوانەیە ئێمە خەڵکی کوردستانمان لە بوتەی ئازمایش بینیوە و تاقی کراونەتەوە وە جوابیان داوەتەوە بۆیە من پێم وایە ئەو لایەنە سیاسیانە بە نگەرانی لەوەی کە نەکا وەڵام وەرنەگرێت یا بە هەر دلیل شایدم پرسیارە لە خۆیان بکرێت باشترە بەڵام ڕاستیەکەی ئەوەی کە ئێمە نەمان کرد یا ئێمە ئەقداممان بۆ کرد پێشمان وتن لەگەڵ دانە بەدانەی لایەنە سیاسیەکان پەیوەندی گیرە و بە باشمان زانی کە وەک یەک دووڕای پێش و پێکەوە ئەم بانگەوازە بدەین و چونکە ئێمە پێمان وایە لایەنە مادام خەڵکی کوردستان یەکگرتووە مادام خەڵکی کوردستان ئەخوازێت یەکگرتوو بێت و بە زەرورەتیش پێویستە لایەنە سیاسیەکان لەم هەلوو مەرجە ناسکەیە لە دەوری یەک زیاتر ببین بە ڕعایەتکردنی هەموو جیاوازیەکان ئەم جارەش باژوا بوو ئەوە بکەین و ئێمە ئەوەمان بە زەرورەت زانی و یەقدامیشمان بۆ کرد هەنە لایەن جوابی داوە و هەندێکیش نا لە نەهایەتە تەسمیم گیرا کە ئێمە پشتیوانی بکەین لەو فراخانی ڕێکخراوەهای مەدەنی و حقوق بەشەری لەناوە و هەر لایەنێکیش کە بۆ خۆی پێخۆش بوو بێت ئەوەی کردووە بەڵام تعدادێک یانەیان کرد یا ئەگەر کردیان پاسیڤ بوون وەکو کۆمەڵە ڕێکخراوی کوردستانی حزبی کۆمونیست سێران و تەلەڤیزیۆنی کۆمەڵە ئەوە بە گەرم و گوڕی نەچوونە ئەویش کە وتم بە شناختێکی دقیق و تەواو لە کۆمەڵگای کوردستان هەیبوو و بە ڕووسوری و بە اعتماد بە نەفسی تەواوەوە واردی ئەو فراخانە بوو
بەڵێ کاگاکۆ ئەم پرسیاریشمان لە بینەرێکی پێشومان کە لەم بەنامەیە بەشدار بوو پرسیمە وی ڕاو بۆ چوونی خۆی باسکرد پێم خۆش ئەم پرسیاریش لەیەوە بکەین بنەماڵی گیان بەخکردوان ئیسا لەژێر زۆر ئێش و ئازاری ئەم جنایەتی کۆماری ئیسلامین چۆن دەتوانین یارمەتی دەری ئەم بنەماڵانە بین؟ هەڕۆگوڵاس پێش ئەوەی کە ئەم چوار کەسە لە سێدارە بدەن لە واقع چەندین جار لە سێدارەیان دان و زیندویان کردەوە زۆریان ئازاردان تەنیا خۆیانیان لە سێدارە نەدا بە معنایەک بنەماڵەکانیشیان تا نزیک پەتی سێدارە برد زۆر شکنجەیاندا خەبەرمان هەیە کە کاتێک پژمان داوا ئەکات کاتێک ئەوێ دایکی ببینێ منداڵەکەشی ببینێ ئەڵێ نگەران مەبن وێنەی منداڵەکەت لەگەڵ خۆ تاوێنە ناو گۆڕ دایکی نەخۆشی سەرەتانی هەیە خوشکەکەی نەخۆشی سەرەتانی هەیە زۆر بەسۆیە منداڵێک یا دایکێک بۆ حاڵەتی نەخۆشیەوە منداڵەکەی لە ئامێز بگرێت و ئەو داخوازی تەنیا بینینی وێنەی منداڵەکەی هەبێت لە کاربەدەستانی کۆماری ئیسلامی نەهێڵە هەتا ئێستا جەنازەکانیان تەحویل نەداونەتەوە جگەلەوە هەڕەشیان لێکراوە کە حەقی پرسە و ماتەمینی بەرینیان نییە توانە حەقی کۆڕ و کۆمەڵ و لە دەوری یەک دانیشتنتانیانی پیان وتون کە نابێت ئێوە ئەگەر ڕۆڵەکانیشمان لێ سندون ئەگەر جەرگمان سووتاندون ئەگەر پشتی باوکەکانیشتمان شکاندووە بە لە بینبردننی ڕۆڵەکانتان کەس حەقی نییە بێ دڵنەواییتان باتەوە کەس حەقی نییە بێ هاوسۆزیتان لەگەڵا بکات ئەمە ئەوجی تەوەحوشە ئەوجی جەنایەتی دەسەڵاتدارێکە کە جگەلەوەی کە پایەکانی لەرزۆکە و لە ڕوخانی خۆی نزیک بووەتەوە و دەترسێت هیچ شتێکی تر ناتوانێت بێت هیچ ڕەوانشناسێک ناتوانێتەوە تەوزیح بدات جگەلەوەی کە ترساوە ڕۆعب و وەحشەت سەرتاپای و نزامەی داگرتووە لە دەمە و ڕوخانە تا ئێستاش ئەو بنەماڵانە لەژێر چاودێری ئەمنیەتیان گوشاریان لەسرە تەلەفۆنیان بۆ بانگەکەن دەوروبەری ماڵەکانیان پڕن لە لیباس شەخسیەکان و هێزە ئەمنیەکان زۆر شتی تر وتراوە کە من لەبەر ڕعایەتکردنی باری ئەمنیەتی ئەوان کە لە نزیکەوە کاربەدەستانی ئەمنیەتی بۆی کە شخصەکان معلومن و دوای کێشیان بۆ دروست نەبێت لە جەهەتی ئەزیەت و ئازاری ئەوانە کە بە بنەماڵەکانیان وتراوە من لێرە نایڵێمەوە بەڵام ئەوەندە کە لە هیوادارم لەو پەیامی پێشوایە لەبەر بینێ هەموو شتەکانم گەیاند بێت کە چەنە ئەمانە لە ژێر فشاران تەنیا ئەوە نەبووە کە ڕۆڵەکانیان لەسێن بە چیان لەگەڵا بکرێت غێری ئەوەی کە هەرچۆن بە حرەکەتێکی جەماوەریە مانگرتنیان ڕێخست جەماوەری بچنە ناو ماڵەکان جەماوەری بچن باوکی محەممەد حەسەنزادە ئەمڕۆ دەچێتە بەردەم باوکی کاکەوەفا پێڵێ سەرمان بەرزە ئێمە لەمە بەدووە جوزوی ئەوانەین کە لە ناو کۆمەلگات سەرمان بڵیندا و تۆ نابێ نگەران بیت ببن بە باوکی محەممەد حەسەنزادە لە پەنای یەک بن لە دەوری یەک بن دڵنەوایی یەکترین بدەنەوە تاک بێت ئەمە ئەرێ کۆماری ئیسلامیە توانێت تاک بانکهێشتکە تاک بخە بەڵام ناتوانێت شارێک زیندان بکە ناتوانێت کۆمەلگایەک ببند کێشێ لەسەرەوەی کە هاوسۆزی بنەماڵەیەک بن لەم بنەماڵانە نەتەنیان بنەماڵانە تا ئێساش بنەماڵەی گیان بەکردوان و دادخوازان ئەمانە نابێت تەنیا بن نابێت کۆماری ئیسلامی دەستیان تێبچێت لە ئەگەری بانکێشکردن تحتی فشار قەراردانی هەر لایەنێکیان ئەبێت شارێک لە پشتیان بێت شارێک بەدەمیانەوە بچن هەڵسوڕاوە کۆمەڵایەتیەکان فعالینی ئەو هەڵسوڕاوانە ئەبێت بەشێک لە هەڵسوڕانیان ببێتە پشتیوانی لە بنەماڵی گیان بەخکردوان بەشێک لە هەڵسوڕان و فعالیەتیان ببێتە پشتیوانی لە بەندکراوانی ئێستا کە لە زیندانان ئەوانەی کە حکمی عەدامیان لەسەر هەر ئێستاش نزیک 8 نەفەر هەتا ئێستا معلوم نییە لە بەیانی دوو بەیانی سێ بەیانیە کارەساتی وەکو پژمان و محسین و محەممەد و وەفا ڕوونەدات لە باقی شارەکانی تر نابێ ئەم بنەماڵانە تەنیاکن بە تایبەتی ئەم چوار بنەماڵە کە دازەگی تووشی ئەو کۆسب و خەمە گەورە بوون دەبێت لە بۆکان و کامیاران و مەهابات و
دێهگولان هەروەکو ئەمڕۆ هەروەکو ئەمڕۆ لە دەوریان بوون هەمڕوەکو ئەمڕۆ نەترسانە وتیان ڕۆڵەکانمان گیان بەکردووی کوردستانە ڕۆڵەکانمان سەربەرزە شینیان بۆ نەمەگێڕن ئێمە ڕۆڵەکانمان لە پێناو ئازادی و یەکسانیدا لە دەستاوە ئەمانە نەمردون زیندون لە پەنایان نابن و ئەو دروشمانیان لەگەڵا تکرارکەنەوە با کۆماری ئیسلامی دەستیان تێنەچێت ئەمە سنەتێک بۆ هەڵبەت لە کۆمەلگای کوردستان هەر کەس ئازیزێکی لە دەداوە خەڵک بەدەوریۆنەوە بەڵام ئێستا کۆماری ئیسلامیمانە نابێت ئەویش تەنیا بۆ ئاگاداریت خۆت کاتێک کە ئەیان لە قزل حەسارە گەڕێنەوە بنەماڵەکان بەرەو شاری بۆکان و دێگولان و کامیاران تەلەفۆنیان بۆ کرێت کە نابێ خەڵک لە دەورتانە کۆ ببێتەوە فەورەن ئەمانم پەیامادن بە خەڵک بە 40 ماشین و 50 ماشینە چنە سەر ڕێگە بۆیە کۆماری ئیسلامی کاتێک ئەچن نەهێڵن خەڵک پێشوازیان لێ بکات لەگەڵ ئەو جەمعیەتە عەزیمە ڕوبەڕوە بنەوە پاشەکشەیەکن بۆیە کە ئەم حرەکەتە جەماوەریانە کۆماری ئیسلامی لە ئاستی زەبوونە بەڵام تاک بێت ئەتوانێت بە بەندیان کێشێ پەروەندە سازیان بۆ بکات بۆ کەسانی کاچن لە دەوریان کۆبنەوە ئەوانی زیندان بکە هەر حاڵەوەی کە خولاسیکەمەوەی کە لە دەوری بنەماڵەکان بن بە شێوەی جەماوەری و دەستەجەم بەڵێ کاگاکە زۆر سپاس بینەرێکمان پەیامێک هێناردووان کە من لێرە نووسیومەتی نووسیوێتی ڕژیم هەر کات بیەوێ پەیامێک بە خەیاڵی خۆی تۆقێنەر بدات بە گوێی کۆمەلگا دەست ئەداتە جنایەتێک و کۆمەڵێک لاوانی تێکۆشەری نێو بەندیخانەکان ئێدام دەکات تا ئێستا وەڵامی خەڵک بەم پەیامە و کوشتارەی کۆماری ئیسلامی چی بوو؟ پێشترێش لە بەرنمەیەکی تراوتم یەکێک لە ئاخوندەکان ئەڵێت خوای دەی شەست خوای ئەم دێشە بەڵام وتم کە ئەو تێنەگەیشتووە لەوەی کە خەڵکی دەی شەست خەڵکی ئەم دێنین خەڵکی ئەم دەیە جلی ترس و خۆفیان لەبەردا کردووە جلی مقاومەت و شۆڕش و بەرخوردانیان لەبەر کردووە خەڵک بە ئیعدام و بە ئەشکەنجە و بە زیندانی کردن تۆر چاولێکە ئێستا چەندێک زیندانی لە ناو بەند و زیندانەکانە هەن خەریکن ئاحتساب بکەن مانەگرن تەنانەت بە ئەساوەزایان کردەوە بوو لە دژی ئەعدام خۆیان لە بەندان لەژێر دەسەڵاتان لە ناو زیندانان بەڵام مانەگرن ئەحتساب بکەن ناڕازین خەڵک چاونە درست بووە خەڵک تازە بەوانە ناتۆقی خەڵک بڕیاری داوە قیناکە سەر نەکەوتووە کۆماری ئیسلامی ئەتوانێت هەر هۆکارێکی تری بێت کە من لێرە نامەوێت زۆر واردی کە نامتەشەکەل بوونە بێ ئەلتەرناتیڤ بوونە تەواوی ئەوانە نامێ واردیەوە بم بەڵام خەڵک بەعام ئەکسەریەتی کۆمەلگای خەڵک هەروەکو هاوڕەیەک لە پێشووتی جگە لەوانەی کە ناندە و دەسەڵاتە ئاخۆن تەنانەت مزدورن بە معنایەک سەر بەدام و دەستگای ئەمنیەتی ئەو ڕژیمن بەقەکەی ناڕازی لە دەسەڵات بۆیە کە ئەم نەوع کردەوانە لانیکەم لە کوردستان لەگەڵ ئەو ئەحسابەت و ئەناڕەزایەتی و مانگرتنانە ڕوبەڕوو بێتەوە بۆ خەڵک قابلی قبوڵ نییە ڕۆڵەکانیان لە پێناو بیری جیاوازە لە دەست بدەن ڕۆڵەکانیان بەبەن کێشن شکنجەیان بدەن ئەزیەتیان بکەن ئازاریان بدەن لە هەر حاڵ کردەوەیانە بێت بۆیە کۆماری ئیسلامی لەم بوارەشا سەریەدا لەبەر ناتوانێت ئەوەی بۆ ناچێتە پێش بەڵێ کاگاکۆ زۆر سپاس بۆ ئامادەبوونێت پرسیەکانم کۆتایی پێهات ئەگەر شتێکی وەکو کۆتایی ئاماژەی پێ بکەن فەرموو منەڕەوەنا جارێکی تر سپاسی خەڵکی کوردستانەکەم سپاسی تاک بە تاکی ئەو کەسانەکەم کە نەخش و ڕۆڵیان هەبووە لەبەرەو پێشوونی مانگرتنی ئەمڕۆ سپاسی لاوانی شۆڕژگەڕەکەین هەرو کەسانەی کە ئەمڕۆ لەسەر خیابانەکان بوون و پەیام و ڤیدۆ و وێنەیان لە مانگرتنەکە بۆ ئێوە و بۆ تەلەڤیزیۆنی کۆمەڵە نردووە و ئێمەش توانیمانە لەم ڕێگاوە بڵاوی بکەینەوە پێیان بڵێم بەرخودانتان باش شۆڕشتان باش ئەم خەباتە درێژەی ئەم خەباتە هاوشێوەی ئەم خەباتە لە نەهایەتا لە گۆڕنانی کۆماری ئیسلامیە من جگە لە دەستخۆشی و سپاس و پێزانین هەروەکو لە ڕاگەاندنی کۆمەڵەشا بەرامبەر بە خەڵکی کوردستان هاتووە شتێکی ترم پێ نییە هیوادارم ئێوەش سەرکەوتوو بن ماندوو نەبن هاوڕێیانی بەشی ڕاگەاندنی کۆمەڵە ئەم دوو ڕۆژە منەوەندە بڵێم پەیامی یەکێک لەو کەسانەی کە
هەر ئەمڕۆ نردی بۆمان جارێکی تر دوو پاتکەمەوە توی سپاسی تەلەڤیزیۆنی کۆمەڵاکەین ئەگەر ئەم کاناڵە نەبوایە لەوانە بوو ئەم مانگرتنە بە بەرینایی ئەمڕۆ بەڕێوە نەچوایە چونکە کاناڵەکانی تر چوەکو لایەنی سیاسی چوەکوانشی کە پشتیوانیان لێکردبوون بە شێوەیەکی زۆر زەعیف یا پاسیڤ باسی ئەمڕۆیان کردبوو. دەستخۆشی لە ئێوەکەین سپاس و پێزانین بۆ ماندووبوونتان هیوادارم خەباتمان بەرەو پێشێت تا لە گۆڕانی نظامی ئیسلامی. زۆر سپاس جارێکی تر سپاس بۆ هاوڕێیاکوانوەریان دامی کمیتەی ناوەندی کۆمەڵە کە لەم بەشە لە بەرنامەکە لەگەڵمان بوو. ئەگەر هاوڕێیانی هاوکارم ئامادە بن کلیپێ بڵاو بکەینەوە دواتر تینەوە لای میوانی بەڕێزمان کە لەسەر هێڵە. هەموو عالم خۆشیەکەی ئەوەیە ئفتخاری ئەوەیە کە کوڕەکەم گەورە کرد کوڕەکەم بەرز کردەوە ئێمە ئفتخارمانەوە کوڕەکەمان گەورەی کردین کوڕەکەمان بەرزی کردین پیرۆزی بێت ڕۆڵی خۆشەوی بینایی چەند هێزی ئەژنۆ حتى ديتوا هتشاورت هلوركي منامي هلوركي منامي
بەڵێ دووارە سلااوان لێ دەکەینەوە ئێوەش ماندوو نەبن کە تا ئێستا لەگەڵمان بوون پێم وا بێ هاوڕێ ڕفیق حسێن پەناهی لەسەر هێڵە ئەگەر هاوڕێیان توانم بیان نەسەرێ بەڵێ سلااو لێبێت بەڕێز کاک ڕفیق حسێن پەناهی ئەم کاتت باش سپاس بۆ بەشاریتان ئێوارەی ئێوە و هەموو کاتێکتان باش ئێوارەی سەربەرزی کوردستان باش زۆر سپاس بەخێر بێت بەڕێز کاک ڕفیق ئەمڕۆ دیتان مانگرترەکە زۆر سەرکەوتوانە بەڕێوەچوو جارێکی تر کوردستان لاپەڕەیەکی تری بەم خەبات و تێکۆشانی خۆیەوە زیاتر ئەگەر بتانوێ ئەم مانگرتنە هەڵسەنگانێکی لێ بکەن چۆنتان بینی وە چ پامێکی تێدا بوو بۆمان باس بی منەوەندەی سەرنجمدا میوانانی بەڕێزی پێشوویش هەرمان پاسیان کرد لە ڕابتە لەگەڵ گرنگی ئەمانگرتنە دیارە ڕەتفعلی خەڵکی کوردستان چاوەڕوان کرا بوو بەنسبەت ئەم جنایەتی کە کۆماری ئیسلامی خۆڵقاندی ئەوڕۆ سەرڕای هەموو زەبر و زەنگێک سەرڕای هەموو ئەوەی کە لە شەوی ڕابردووە و پاش بڵاو بوونەوەی بانگەوازەکان کۆماری ئیسلامی بە هەموو شێوەیەک لە ڕێگای تەلەفۆن و دەستگا ئەمنیەتەکانەوە کەوتە نێو شارەکان بۆ ئەوەی نەهێڵێت ئەم مانگرتنە سەر بگرێت بە بانکردن بە تۆقاندن بە هەڕەشەکردن ویستی کە بەرحاڵ ئەم ڕەتفعلە سەر نەگرێ بە نسبەتیەوە بەڵام خۆشبەختانە وەک بینیمان خەڵکی کوردستان بەم مانگرتنە سەر تاسەریە بەداخستنی دوکان و بازارەکان لەلایەک وە بە پێشوازی و بە سەردانی بنەماڵەی ئەو چوارلاوەگیان بەخت کردووە سەلماندیان کە کوردستان سەڵ ناکاتەوە و ئەو سیاسەتەی کە کۆماری ئیسلامی گرتیە بەر بە مەبەستی چاوترسێنکردن و تۆقاندن و ڕبع و وەحشەت ئیجادکردن ئەو چوارلاوەیدا لە سێدارە پوچەڵ کرایەوە من پێم وایە ئەمەش ڕۆژێکی گرنگ و زێڕینە لە تاریخی ئێمە بە تاریخی خەبات و تێکۆشانی دەیان ساڵەی خەڵکی کوردستان و ئەمە هیوادارم بۆ داهاتوو ئەم ڕەتفعلانە پێشوەختەش بکرێت و هیوادارم ئەمە لە داهاتوویژە هەر بەردەوام بێت لەبەر ئەوەی کۆماری ئیسلامی دۆستانیش ئاماژیان پێدا هەر ئێستا خەڵکێکی زۆر لەژێر حکمی سێدارەدان و خەڵکێکی تریش گیراون کە پێشووتر بەشێکیان مەربوتن بە شۆڕش بەشداریان لە شۆڕشی ژینا و بەرحاڵ ئەخیرەنیش خەڵکانی گیراون من پێم وایە ئەو سپەرەی کە هێزی گەلە دەبێت زۆر زۆر بەهێزتر لەوە بکرێت دەبێت ئاپۆرایی جەماوەریەکان زۆر زۆر بەرفراوانتر بکرێت دەبێت کۆمەڵانی خەڵکی کوردستان بە تایبەتی ئەو چینە یا ئەو توێژەی کە بێدەنگ بووە دەبێت پاڵ بدا بەو دەنگ هەڵبڕاوەکانەوە ناکرگی کوردستان ئەقلیەتێکی چکۆلەی دەنگ هەڵبڕێت و ئەکسریەتێکی خاموشی بێت ئەمە لە کوردستان غایبە و عیبەیەک و ژوورەیە بەر لە کوردستانە کە بە بڕوای من وە خۆشبەختانە دەبینین ڕۆژ لەگەڵ ڕۆژ دەنگی گشتی خەڵکی کوردستان بە هەموو چین و توێژەکانیەوە بە کەسەبەوە بە بازاڕیەوە بە مامۆستایەوە بە قوتابیەوە بە بنەماڵی گیان بەخت کردوانەوە و بە هەموو ئەخشارێکی و کۆمەلگا خەریکن پەیوەستە بن بەم سەفا بەم کاروانەی کە لە دژی کۆماری ئیسلامی ڕاوەستاوە ئەمە پێم وایە گەورەترین قەڵخانە بۆ خەباتی داهاتوومان و ئەمە سەراغازێکە بە بڕوای من ڕاستە ئەو کەلێنەی لە دڵی ئەو بنەماڵانە کەوت و لە کوردستان کەوت حاسان پڕ ناکرێتەوە و لە دەستانی ئازیزانمان خەسارێکن بە بڕوای من پڕکردەوەیان هاسان نییە بەڵام ئەوەی ئەمڕۆ بینرا تەسکینیکی گەورەیە بۆ بنەماڵەکانیش ئەو بنەماڵانەی کە بۆ خۆتان بینیتان لە ڤیددیوەکانە کە چۆن سەربەرزانە و چۆن ڕووسورانە ڕوو لە دووربینەکانەکەن و دەڵەن ڕۆڵەکانمان گیان بەخت کردووە ڕۆڵەکانی ئێمە شەهیدن و سەربەرزین و شانازیان پێوەکەین
من پێم وایە ئەمە کوردستانە ئەم خەباتە بە بڕوای من لە ناوچەکە غایبە من بەش بە حاڵی خۆم پێم وانە بێت لە خاوەرمیانە هیچ هێزێک بە ئەندازەی کوردستان بەم شکڵە پێشکەوتوو بەم شکڵە یەکگرتوو و بەم ڕادەیە خۆراگر بێت هیوادارم ئەم خەباتەوەم کاروانە نەوەستێت و هیوادارم ڕۆخانی کۆماری ئیسلامی بە چاوی خۆمان هەمومان بیبینین و چیتر ئێمە تووشی خەسار نەبین هەرچەند خەباتی ئێمە بەردەوامە خەباتی ئێمە تا گەیشتن بە دوا ئامانجەکانمان بەردەوامە و هەتا کۆماری ئیسلامی ببێت و هەتا زڵم و زۆر ببێت لەو کۆمەلگای ئێمە کۆمەلگای کوردستان و خەڵکی ئێمە هەزینە ئەدەن بەڵام هەزینەکان کەمەکاتەوە ئەگەر ئەم ئاپورەجە ماوەریانە بەهێز بکەین بە دڵنیاییەوە ئێمە ڕۆژ بە ڕۆژ خەریکین بەرەو ئەوە ئەچین کە کۆماری ئیسلامی لە کوردستان بە تەواو معنا بە چۆکدا بێنین ئازیزان بۆ خۆتان بینیتان ئەمانە پەدیدەهایەکی تازەن لە کوردستان خەریکە سەر هەڵەدا لە شۆڕشی ژینا کە ئەو جی بوو بەڵام دواترەکانیش بینیمان بە پێچەوانەی ئەوەی کە پیان وا بۆ شۆڕشەکە شکاوە دەبینین بۆ مەرگی سێ کە ژوانی نەغەدەی چه حەشیمەتێکی بەرفراوان کۆ بێتەوە دەبینین بۆ ناشتنی وەرزشوانێکی سەقزی چه پێشوازیکی سەدان هەزاری لێ ئەکریگێت من پێم وایە کوردستان بە ئیتکا بەم هێزە و بە ئیتکا بەم یەکگرتوویە بە بڕوای من دەتوانێت قەڵخانێکی گەورە دروستکە و لە داهاتوە بیکە بە گشت کۆماری ئیسلامیە و کە کۆماری ئیسلامی هاسان نەوێرێت دەست بۆ ڕۆڵەکانی ئێمە بێت زۆر باشە بەڕێز کاگرفێک خۆشتان ئاگادار بوون لە چەند ڕۆژی ڕابردوودا بنەماڵەی گیان بەخت کردوان ینی بتوانین بڵین بە ئام هەمویان زۆر بە گەرمیەوە پێشوازیان لەم بانگەوازە کرد ئێوە دەوری ئەم بنەماڵانە لەم مانگرتنی کە ئەمڕۆ ئاوە سەرکەوتوانە بەڕێوەچوو چۆن نەبینن من ئارزم کردن ئەوەی کە دایکە شەهیدێک ڕوو لە دووربینەکە کات و دەڵێ ڕۆڵەکەی من شەهیدە و شانازی پێوەکەم ئەمە لە کوردستانە بە بڕوای من سەراغازی خەباتێکی تازەیە بنەماڵەی گیان بەخت کردوان لە شۆڕشی گشتیە لە بزوتنەوەی شۆڕش گێڕانەی گەلی کوردان نەخشیان بووە بەڵام ئەوەی کە ئەمڕۆ بە شێوەیەکی بەرفراوان و بە شێوەیەکی گشتی هاتوونە سەمەیدان من پێم وایە ئەوە نیشان لەوادا کە هەموو کەسێک لە ناخی خۆیان ئەو دەردەی هەیە و بە دەردی هاوبەش بەرحاڵ ئەیبینێت و ناتوانێت لە بەرامبەریا بێدەنگ بێت دایک و باوک و ئەوانەی کە پێش ئەعدامکردنی ئەم ئازیزانەمان بە سەدان دایک و باوکی گیان بەخت کردوان بە بڵاوکردنەوەی ڤیددیو هاواریان کرد لە کۆماری ئیسلامی کە ئەم ئازیزانە لە دەست مەدەن لەبەر ئەوەی کە بۆ خۆیان جەرگیان سوتاوە نەیانەویست کە جارێکی تر دایکێکی تر بەرحاڵ جەرگی بسووتێت پێم وایە ڕۆڵی بنەماڵەی گیان بەخت کردوان ڕۆڵێکی گرینگە ئەوان سەر قافڵەی ئەم کاروانن سەرنج بدەن لە ئاوایی ئەڵک لە کامیاران کە دایکی پژمان ڕوو لە جەماوەرەکەکە خەڵکانێک کە ڕۆشتون بۆ ماڵەکەی دەگرین دایکەکە دەڵێن ئێوە مەگرین پژمان وتێ نابێشین بکەن و نابێ ڕەش بپۆشن لە ئەمە ڕۆڵێکی لیدریە بە بڕوای من ئەمە ڕۆڵی ڕێبەریە دایک و باوکی گیان بەخت کردوان و بنەماڵە گیان بەخت کردوان بە بڕوای من سەرقافڵەی ئەم کاروانە و ئەم خەباتی ئێمن لە ئێستاە و ئەوان ڕۆڵێکی هەرە گرینگیان هەیە و میدالیای زێڕینی خەباتی ئەم ڕۆژانە لە گەردەنی ئەوانایە بە بڕوای من زۆر باشە بەڕێز کاگرفێک پامێکمان لە شاری مەهاباتەوە کاگڕێباز نردوێتی هەر سەبارەت بەسەر ئەم قسە و باسی کە بەڕێزیشتان فەرموتان سێتی سلااو ڕێز بۆ ئێوە سەررجەم خەڵکی شۆڕشگەری کوردستان و ماندوونەبوونی لە ئێوە ئازیزان دەکەین و هەم دەستخۆشی لێوە و لە میوانی بەرنامەکانتان سێتی پێم وایە ئەمڕۆ کەس نییە لە کوردستان بە دیتنی دایکی ئەو شەهیدانە بۆ ماوەی چەند چرکەیەکیش بێ فرمێسکی لە چاو نەهات بێ بۆ ئەو سەرکەوتنە بزەیەکی نەهات بێتە سەرزاری شانازی بەم گەلە یەکگرتووە نەکە ئەمڕۆ هەستمان کرد سەر لە نوێ مێژوو بەدەستی گەلێکی بەتوانا و تامەزرۆی ئازادی وەگەر کەوتەوە سامی دیکتاتۆری شکاوە خەڵک زۆر بە ئاسایی میل و دەروون و ئارەزوی خۆی دەردەبڕێ ئێمە ڕووسورین لە مێژووە ڕوڕەشی بۆ کۆماری ئیسلامیە ئێستا هەزاران لاوی پڕ هەست هەندکە لە قۆناغی شۆڕشدا دەست بدەنە گەورەترین فیداکاریان بژی یەکگرتووی شۆڕشگیرانەی خەڵکی ئازادی خواست پێم باش بوو لەنێو ئەم قسە باسەشدا کێوەش ئاماژتان پێدا ئەم پامەش بێنەوە زۆر سپاس بۆ کاگڕێباز لە شاری مەهاباتەوە بۆ پامە جوانی کەناردی کاگرفێق ئێمە
کاتی بەرنامەکەمان ڕوو بە کۆتاییشە بەڵام میوانی دیکەشمان لەسەر هێڵ دەبێت ئێوەش ئەگەر بتانێ بۆ لە کۆتاییدا دوا قسەتان فەرمونون تکایە ماندوو نەبوونی لە ئێوەکەم بەڕاستیەوە ماندوو بوون و سپاس بۆ ڕێکخەرانی مەدانی ئەم مانگرتنە گشتێ لە ڕۆژهەڵات سپاس لە خەڵکی تێکۆشەری کوردستان سەرخۆشی جارێکی تر لە بنەماڵی ئەو چوار ئازیزاکەم و لە کوردستانەکەم دڵنیام ئەوان یاد و بیرەوەریان لە دڵی هەمومانە بە زیندویی دەمێنێتەوە جارێکی تر ماندوو نەبن بەڵێ ئێمەش زۆر سپاسی بەڕێستان دەکەین و دەستخۆشی لە ئێوەش و ماندوژ نەبن سپاس و بەشداریتان کاگرفێ حسین پەنایی هەڵسوراوی سیاسی ئەمیر پەیامێکمان باتوە پەیامەکە بخۆینەوە یامە و پەیامی کومیتەی ناوەندی فەرموو پەیامەکە بخێنە دواتر دەچینە سەرەوە بەڵێ بینەرێکمان نووسیوێتی سلااو هاوڕێیان ماندوو نەبن و دەستخۆشی لە ئێوە و تەلەڤیزیۆنی کۆمەڵاتەکەم و لە خەڵکی کوردستان کە جوابی فراخانی ئەتساب بە جوانی درایەوە شاری بانەوەکو تەواوی شارەکان بە جوانی بەشداری کرد نەبووە ئەدام بژی کۆمەڵا بژی حزبی کۆمۆنیستیێران ئەگەر ئەمکانی هەیە سرودی من ئەو دیلەم بڵاو بکەنەوە بۆ تەواوی زیندانیانی سیاسی ناو سیاچاڵەکانی جمهوری ئیسلامی پێشڕە و لەبانە زۆر سپاس بۆ پێشڕەوی خۆشەویست حتمما هاوڕێیانی هاوکارم گوێویستی ئەم پەیامە بوو زۆر باشە ئێمە ئەمڕۆ بە دوای ئەو مانگرتنەکە ئاوا سەرکەوتوانە بەڕێوەچوو کومیتەی ناوەندی کۆمەڵا پامێکی بۆ سپاس و پێزانین بە بۆنەی ئەمەوە نووسیوە لەسەر تۆڕە کۆمەڵایەتیەکان داینا ئەمەش پێمان باش بوو ئێستا ڕاستەوخۆ ئەم پامەتان بۆ بخێنینەوە پامەکە بۆ سپاس و پێزانین بە بۆنەی سەرکەوتنی مانگرتنی گشتی دەی ڕێبەندانە جەماوەری تێکۆشەر ڕۆژی دەی ڕێبەندانی ساڵی 1402 خەباتی لە مێژینە و شێلگیرانەی کۆمەڵانی خەڵکی کوردستان لاپەڕەیەکی پڕ لە شانازی و درەوشاوی تری تۆمار کرد مانگرتنی سەرتاسەری و لێبڕاوانەی ئێوە وەڵامێکی تون بوو بۆ کۆماری ئیسلامی کە کردەوەی جەنایەتکارانە و ماشێنی کوشتاری لە زیندانەکاندا ڕاناگرێت وەڵامی پڕاوپڕ و بەهێزی خەڵکی مافخواز و ئازادی خوازی کوردستان بە بانگەوازی مانگرتنی گشتی لە ناڕزایەتی بەرامبەر بە ئێدامەکانی ئەم دوایە بەڕوونی نیشانیدا کە چه ئیرادەیەکی بەهێز لە پشت خەبات بۆ گەیشتن بە سەرکەوتن لە کوردستاندابوونی هەیە و هەر وەک چۆن جەماوەری کوردستان چەخماخەی هەڵگیرستانی شۆڕشی ژینان لێدا لەو سەنگەر و گۆڕەپانە نوێنەی کە ڕیشەی لە نەریتی پێشکەوتن خوازانەی بزوتنەوەی شۆڕشگێڕانی خەڵکی کووردا داکوتاوە درێژە بەو خەباتە دەدەن خەڵکی کوردستان نیشانیاندا کە لە سێدارەدانی ترسنۆکانەی لاوان لە زیندانەکانی ڕژیمدا نەک هەر ئیرادەیان لاواز ناکات بەڵکو بەهێز و وزەیەکی دوو هێندەوە ڕێگای گەشتن بە ئامانج و ئارمانە پێشکەوتن خوازەکانی خۆیان درێژە پێدەدەن خەڵکی کوردستان نیشانیاندا کە بەڕاستی شایانی ئەوەن لە کۆمەلگایەکی ئازاد و یەکسان و خۆشگوزەران و لە ئەمنیەت و ئاسوودەییدا بژین ئەوان نیشانیاندا کە چیتر ڕێگە نادەن مافی سەرەتایی ئینسانی و کەرامەتیان پێشێل بکرێت و هەزینەی لە سێدارەدانی جگەرگۆشە بەندکراوەکانیان بۆ ڕژیم گەلێک بردەسەرەوە بەم بۆنەوە پیرۆزبایی گەرمی خۆمان پێشکەش بە جەماوەری شۆڕشگێڕی کوردستان دەکەین کە ئەم ئەزمونە مێژوویان بە سەرکەوتن گەیاند و هەروەها ماندوو نەبوونی بە سەرجەم هاوڕانی کۆمەڵە لە ناوخۆی وڵات و هاوڕیانی بەشی هەواڵ و ڕاگەاندن و تەلەڤیزیۆنی کۆمەڵە و تۆڕە کۆمەڵایەتیەکان دەڵێن کە لە ماوەی 24 کاتژمێری ڕابردوودا بەو پەڕی جۆش و خۆش و ماندووی نەناسی و بێوچان هەموو کاتەکانی خۆیان خستە خزمەت سەرکەوتنی ئەم مانگرتنە گشتیە شکۆدارە و دەستیان بە گەرمی دەکوشین هەروەها ڕێز و پێزانینی خۆمان ئاراستەی سەرجەم ئەو کەس و لایەنانە دەکەین کە شانازی بەشداریکردن لە ڕێخستن و بە سەرکەوتن گەیاندنی ئەم مانگرتنیان هەبووە ئێمە دەزانین کە تا گەیشتن بە سەرکەوتنێکی چارەنووساز هێشتا ڕێگای پڕ هەوراز و نشێوی زۆرمان لە پێشدایە کە دەبێت هەنگاو بە هەنگاو هەموو هێز و توانایی خۆمان بخەینەگەر بۆ تێپەڕاندنی ئەو مۆدایە سەرکەوتنی مانگرتنی گشتی سەرتاسەری ڕۆژی دەی ڕێبەندان هەنگاوێکی پتە و کاریگەر بوو بەو ئاراستەیە کە لە داهاتوویەکی نەک زۆر دوودا کۆتایی بە ئاسەواری ئەشکەنجە و لە سێدارەدان بهێنێت کومیتەی ناوەندی کۆمەڵا ڕێکخراوی کوردستانی حزبی کۆمۆنیستیێران دەی ڕێبەندانی 1402 هەتایی بەرابەر لەگەڵ 30 ژانویەی 2024 زاینی
ئەمیر پەیامێکیان ئەلبەت چەند پەیامان بواتوە 3 پەیامی بۆ کاک ڕەفیق حوسێن پەنایی بوو بەداخەوە کە ئەو کاتەی ئەم پەیاماتوە من نەمبینیوە کاک ڕەفیقیش ماڵاوایی لە ئێمە کردووە بەڵام پەیامێکیان هەناردووە کە بێ بخوێنینەوە ڕوو بە کاک ئاکۆی ئەنوەری ئەم بینەرەم پەیامی داوە نووسیبێتی کاک ئاکۆ دڵنیا بن ئەگەر فراخانی کۆمەڵە نەبوایەت خەڵک بە فراخانی مەچول الهویە نەهاتی حقوق بەشەری نهاتە مەیدان تکایە خەڵک گومڕامەکەن لە بابەت فراخانەکەەوە سپاس ئەوم بینەرە داوای کرێ منم پەیامە حتمما بخوێنمەوە وتم باشە بەسەرچاو کە پەیامەکە دەخوێنینەوە و چەند پەیامی تریشی هەناردووە کە ڕوو بە کاک ڕەفیقە کە بەداخەوە کاک ڕەفیق لە بەرنامەکان نەماوە زۆر باشە ئێمە بەشی کۆتایی بەرنمەکەمان هەڵبەت ئێمە کلیپێک هاوڕانی وتاق فەرمان و هاوڕانی مۆنتاژکار کە ئەو کلیپانی کە بەدەستیان گەشت بوو ڤیدیۆکان دروستیان کردو ئێستا ئامادەیان کردووە دوای ئەم کلیپە بەشی کۆتایی بەرنمەکەمان لەگەڵ هاوڕێ حەسەن ڕەحمانپەنا ئەندامی کمیتەی ناوەندی کۆمەڵە دەبێت و قسە و باسی ئەوش دەبیستن فەرموو چنم کلیپە ببینن زوو دێنەوە خزمەتە یکانا ئەوانەی ما لەگیر سەختترین ئەشکەنجەدا بیر و باڵی شۆرشتێرانەی خۆیان بناکەن من ئەو دیلەم لا زیندانی تاریکا هاتاوی بیر ڕووناکەکە بەرچاوێن بە ناوازان هەڵقەیداری باریکا حافظنجی أبشريني هنقاوم حافظنجي أبشريني هنقاوم من أوديلم لا بشوري فولاوا أصوي هواي ياش مرقي زويناكم أصوي هواي ياش مرقي زويناكم من أوديلم كاسرنجي بباكم صلة شاوي فرلقيني زقناكم دانا تشيري ورقي هاري صار لكم ذاتي يعني نالذي وملقيناكم ذاتي يعني نالذي لقيناكم من أوديلم لا بشوري فولاوا أصوي هواي يا شمالي زويناكم أصوي هواي يا شمالي زويناكم
وصل لتشاوي ترلقيني زقناكم من عودي لم كادي الكاري زور دارن دلي لبر ورينا لم ألرزي تاشر تركا قلبي لاشي زام دارن وي خرافتر لا نخينا قوزي وي خرافتر لا نخينا قوزي من عودي لم لا بشوري بولا آسوي هواي ياشم مرگیز ناكم آسوي هواي ياشم مرگیز بەڵێ دەستخۆشی لە هەموو ئازانە دەکەین کە ئەم ڤیددیوانیان نردووە دەستخۆشی لە هاوڕانی بەشی تکنیک دەکەین بۆ ئەوەی کە ئاوا بە جوانی ڕازاندیانەوە. ئێستاش هاوڕێ حەسەن مامتمان لەگەڵا ئەگەر بکرێت پێ نەستەرێ هاوڕانی ئۆتاق فەرمان. بەڵێ سلااو لێ بە هاوڕێ حەسەن ئەم کاتت باش زۆر سپاس بۆی کە ئەم دەرفەتەدا و دووبارە بەشدار بووی. سلااو لە ئێوە هاوڕیانی خۆشەویست ماندوونەبینیتان لێکم لە سعاتی 11 لە پای ئەو تەلەڤیزیۆنە دانیشتوون خزمەتەکەن بە مانگرتن خزمەتەکەن بە کۆمەڵانی خەڵکی کوردستان دەستان خۆش بێت چ ئێوە کە لە ڕووی سەحنەن چ ئەو هاوڕیانەی دیکە کە لە پشتی سەحنەن و دەزانم کە نان و ئاوەکەشتان هەر لە لای تەلەڤیزیۆنەکەتان خواردووە و خەڵکی کوردستانیش ئەمەگناسن ئەو ماندوێتی ئێوەیان لەبیر ناچێ. هەروەها سڵاو بۆ خەڵکی خۆڕاگر ئەو خەڵکەی کە ئەو ڕۆکە وەرەقەیەکی کە لاپەڕەیەکی کە لە مێژووی درە و شاوەی شۆڕشی کوردستانیان تۆمار کرد دەستیان خۆش بێت سپاسیانەکەین دەستیان دەگوشینە ڕێگای دوورەوە و دڵنیا بن کە ئەو سەرکەوتنە لە مێژووی خەباتی داهاتوومانە دەورێکی تایبەتی دەبێت. زۆر سپاس هاوڕێ حەسەن زۆر سپاس بۆ ئەم دەستخۆشیانت سپاس بۆ ئێوەش. هاوڕێ حەسەن با لێرە دەست پێ بکەین باسی ئەم سەرکەوتنەوت کرد. پێم باشە ڕای ئێوەش بزانم ئەم سەرکەوتنە کە جارێکی تر تۆمارکرا چ پامێکی تریتیا بوو. من پێم خۆشە سەرەتا ئەوە بڵێم کە بەڕاستی تاکوونێ یەکەم هەواڵی مانگرتنەکە هات هەر لە دوێ نەشەوەکەوە من بۆ خۆمێکی لەو کەسانە بووم کە زۆر نگەران بووم ئەگەرچی لە ناخەوە باوەڕم بە خەڵکی کوردستان بوو باوەڕم بە یەکگرتووییان بوو باوەڕم بەوە بوو کە هێڵی دروست هەڵەبژێرن باوەڕم بەوە بوو کە ئەو خەڵکە لە ئەوەی کە بە فارسی پێی دەڵێن تند پیچەکان لە کاتە هەستیارەکانە هەست بە مەسئولیەتەکەن و باوەڕم بەوە بوو کە ئەم سەرکەوتنە تۆمارەکەن بەڵام لە ناخەوە نگەران بووم بە دەلیلی ئەوەی کە مخالفەت لەگەڵ ئەو مانگرتنەکرا بە دەلیلی ئەوەی ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆ پشتیوانی لێ نەکرا بە دەلیلی ئەوەی لەگەڵ مانگرتنی پێشووی 25 شاریوەرکە ساڵڕۆژی یەکەم گیانبەختکردنی ژینا بوو یەکگرتوانە هەموو حیزبەکان هاتن ئەو سەفەرە دابەشکاریەک دروست بوو و بەوە بەڕاستی نیگەران بووم بەڵام لە ئەوەڵین سەعاتەکانەوە کە خەبەرەکان هاتن و دەستمان پێکرد نیگەرانیەکەم ڕەویەوە و پێم وا بوو ئەوانەی کە ئێستا کوردستان باش ناناسن نیگەرانیەکان لە جێگای خۆی نەبوو ئەگەر کوردستانیان باش بناسیایە ئەوانش داهاتنە پای ئەو مانگرتنە بۆیەکانی پەیامی ئەم مانگرتنە چەند پەیامی تایە بەڕاستی یەکەم پەیامێکە بۆ جمهوری ئیسلامی ئەویش ئەوەیە کە خەڵکی کوردستان دژی سەرکوتە دژی ئەعدامە دژی وەرگرتنەوەی ژیان نەتەنیا لە ئینسانەکان بەڵکو لە پەلەوەرەکانیشە ئەو ژینگە پارێزانەی کە دەچن و کەوەکانی ماڵەکانیان دەبەن ئازادیان دەکەن تفەنگە بادیەکانیان دەشکێنن ئەوانە هەمووی پەیامە
بەڵام پەیامی ئەمڕۆکە زۆر یەکگرتوو بوو، زۆر پەیامێکی بە هەیبەت بوو، پەیامێک بوو بۆ دواڕۆژی کوردستان، پەیامێک بوو بۆ ئێستا، پەیامێک بوو بۆ جمهوری ئیسلامی کە جارێکی کە پێوی تراوە لە کوردستان بێگانەی داگیرکەری سەرکوتکەری پەیوەندی بە ئێمەوە نییە، پەیام بوو دژ بە ئەعدام، پەیام بوو بۆ ژیان، پەیام بوو بۆ خۆشەویستی، پەیام بوو بۆ ئازادی، پەیام بوو بۆ هەمووی ئەوانە. ئەوە پەیامێک بوو، پەیامێک بوو بۆ خانەوادەی و گیان بەخت کردوانە. ئەوڕۆکە ئێوە چاو لێ بکەن هەر لە مەهاباد، لە وەتەمیش، لە میراوای بۆکان، لە دێگوڵان، لە کامیاران، لە هەمووی ئەوانە بە هەزاران کەس ئەگەر ئەو مانگرتنە نەبوایە ئەو ئاپۆڕە جەماوەری لەو ماڵانە دروست نابوو. ئەوە لە کاتێک بووە کە جمهوری ئیسلامی ڕاگەیاندبوو بۆ خانەوادانە کە نابێ مەراسم بگرن. تەنانەت لە ئاوایی وەتەمیش کە ئێمە ساڵها لێ مقڕی کۆمەڵی لێ بووە و من ئێرادەتی خزمەتم لە خزمەتی و خەڵکەی شاهەیە، پیان دەڵێن کە مزگەوتەکە داخن، مەلای ئاوایەکە دەڵێ بێن بۆ خۆتان دایخن، ئێمە بۆ دایخین. ئەو پەیامەیشی تێدا بوو بۆ ئەو خانەوادانە کە ورەیان لێ وەرگرت. ئێوە گوێ لەو دایکانە بگرن کە بەچی افتخارێکەوە دەڵێ من ڕۆڵەکەم لە پێناوی ڕزگاری، لە پێناوی ئازادی، لە پێناوی کوردستان هەر شتێکە خۆی لەو کاتەدا بۆی دێت، شیوە ناکات، گوڵیان پێەیە. ئەو خانەوادانەی کە ڕسمی ڕۆڵەکانیان دەبن بۆ ئەوێ، ئەگەر ئەو مانگرتنەوە ئەگەر ئەو یەکگرتوویە نەبوایێت ئەمڕۆکە ئەو جەماوەرە بەرینە لەو چەندانە شوێنە کۆ نەدەبوونەوە و ئەو ئازار و ئێش و خەفەتی لە بین چون و ئەعدامی ڕۆڵەکانیان لەسەر شان سوگ ناکردن. ئەو پەیامە پەیامێکی زۆر زۆر بەهێزە. هەر بۆیەکانێ بنەماڵەی گیان بەخت کردووان ئێمە دەڵێن یەکێکن لە کۆڵەکەکانی شۆڕەشی کوردستان و لە ئێرانیشا بەڕاستی هەروایە و جمهوری ئیسلامی بۆی ڕقیلیانە. بۆچی باوکی بەختیاری دەگرێ و باوکی کێ و دایکی کێ دەگرێ و هەڕەشەیان لێکا. ئەوەیش پەیامێک بوو بۆ ئەوان، پەیامێک بوو بۆ حیزبەکان، پەیامێک حیزبەکان کە خۆیان لە پەراوێزا ڕاگرت، پەیامیان پێدان، داوایان لێکردن ئەگەر بتانەوێ هەر اختلافێک خۆ ئێمە نە اختلافی سیاسی، نە بەرنامەیی، نە استراتێژی، نە بیر و باوەڕ هیچمان نەشاردووەتەوە. ئەومان لەگەڵ هەموو حیزبەکان ڕاگەیاندووە توانە کۆمەڵی کۆمونیست ناومان ئەوەیە، ڕامان گەیاندووە بەشێک لە حیزبی کۆمونیست، بەشێک لە تەشکیلاتێکی سەرتاسەری، بەڵام بەوەی شەوە بە جیاوازیەکانیشمانەوە ئێمە توانین هاوکاری بکەین، ئێمە توانین لە ڕۆژە سەختەکانە بەدەم ئەو خەڵکەوە بچین کە عەزیەتبارن، ڕۆڵەیان لەدەستداوە، چۆن ئێمە بە ئارامشەوە بخەوین وەختێکە پشتیوانی لەو خەڵکە و لەو خەبات و لەو مبارزەیان نەکەین. ئەو پەیامێکی بۆ حیزبەکان کە دەست هەڵگرن لەم منکردن و لەم کەسپی وابێ ئەو فەراخانیدا و بە ناوی ئەوە و یا کەسێکی کە لەو حاشیە و پی وابێ گەرچێ بە ناوی کێوە تەواو دەبێ. پەیامێکی بۆ ئەوانە، پەیامێک بوو بۆ یەکگرتووی لە بەرابەر جمهوری ئیسلامیدا. ئەوەیش باوەڕی منێکێتر لەو پەیامانە بوو، وەروەها پەیام بوو بۆ تێکۆشەرانی ناوخۆی وڵاتیش، بۆ وانەی کە زەحمەتتان بەبا ناچێ. ئەگەر ئێوە فداکاری دەکەن، قارەمانەتیەکەن، ئێوە ئاوڕۆشنکەرەوەن لە ناو کۆمەلگای کوردستانە، ئێمە ئێوەمان خۆشەوێ، ئێمە لە ڕۆژە هەستیارەکانە وڵامتان دەدەینەوە، بە ئێمەیشەوە کە بەشێکی لەو هێزی خەڵکە لا بۆ حیزبێکی سیاسی تێکۆشەر ئەو پەیامەشی تێدا بوو بۆ هەمومان. بۆیە نەجێت ئێمەش سپاسگوزاری هەمووی ئەو کەسانە بین کە ئەو پەیامانەیان نادووە، پەیامی ئێمەش پەیامی لەگەڵبوونە هەتاکوونێ دوا ڕۆژ و دوا ساتەکانی ژیان. بەڵێ کاک حەسەن بینەرێکمان پەیامێکی هێناردۆ بۆمان نووسیوێتی سلااو هاوڕێیان ماندوو نەبن، دەور و نەخشی کۆمەڵا ڕێکخراوی کوردستانی حیزبی کۆمونیست ئێران لەم مانگرتنە چی بووە؟ دەور و نەخشی کۆمەڵە تەعین کونەندە بوو، هەر لە یەکەم سەعاتەکە دوێنێشەوەکە ئێمە کاتمان کەم بەدەستەوە بوو، دوێنێ ئێوارە سەعاتی 4 و 5 ئێوارە تەسمیم گیرا لەسەرەوەی کە ئەو مانگرتنە بکەین. یەکەم ڕاگەیاندن ئێمە ڕای کاریگەردامان، دواتر لەگەڵ حیزبی کۆمونیستی کرێکاری قسە کرا، ئەوان ڕاگەیاندنیاندا کومیتێ ناوەندی کۆمەڵە ڕاگەیاندنیدا تەنانەت ئەو بەیانیە بەشێک لە هەڵسوڕاوانی خۆمان دەیانکوت ئاگامان لێ نەبووە، وتمان قۆڵی هێمەتی لێ هەڵماڵن، کاتیەوە نی ئاگاتان لێ بۆ یا ئاگاتان لێ نەبووە. بۆیەکانێت تەشکیلاتی کۆمەڵە بەسیج بوو، هەر لە کامیاران و کرماشانەوە تاکو نەچێتەوە شمالی کوردستان لە هەموو جێگایەک بەسیج بوو. کۆمەڵە کۆڵەکەی ئەسڵی ئەو مانگرت نەبوو، مانگرتنێکی لەو ئەزمونانەیە کە کۆمەڵە هێنای ناو شۆڕەشی کوردستانەوە. ئەوە لایەکی دیکەی دەوری ئەو تەلەڤیزیۆنەی کێوە ئەوستا و دوو هاوڕێیە تێدا دانیشتون لە بەیانیەوە چاو لە پەیامەکان بکەن،
چاو لەو فیلمانە بکەن ئەوەندەی کە ئەوڕۆکە پەیام و هەواڵ و گزارش و ڤیدۆ بۆ تەلەڤیزیۆنی کۆمەڵاتەوە بۆ هیچ ناوەندێکی ڕاگەاندن نهاتووە چون تەنیا کاناڵێک بوو کە فۆکوسی کردبوو لەسەر ئەو ڕووداوانە بۆی مهم بوو خەبەری لە دەست دەرنەچێ بە لەحزە و بە ثانیە شتەکان وەکو خۆی بڵێ بۆی کانێن نەخشی کۆمەڵە تەعیین کونەندە بوو ئەگەر کۆمەڵە نەبوایەت ئەمە نەخۆ لە خۆبایی بوونە نە بە خۆدا هەڵوتنە بە باوەڕی من بەبێ کۆمەڵە ئەومانگرتنە سەری ناگرت ئەوە نەخشی کۆمەڵە بوو ئەوەش ئەوەمان پێڵە کە مەسئولیەتمان زۆرترە بەرپرسایەتیمان زۆرترە معنای ئەوە نییە یاغی بین معنای ئەوە نییە غەڕابین لە خۆبایی بین نا معنای ئەوەیە کە ئێمە هێزێکی مەسئولین دەبێت مەسئولانەتر ڕەفتار بکەین تەسمیمەکانمان وەڵام وەردەگرێتەوە ئیشتباکانمان سبحەینێ لە کۆمەلگای کوردستانە لە مەحەق دەدرێ و کارە باشەکانیشمان کۆمەلگای کوردستان جوابی پێدەداتەوە ئێمە دەبێت مەدیونی ئەو خەڵکە بین بۆیە کانێ دەڵم نەخشی کۆمەڵە لەم مبارزەدا بە تایبەت بەهۆی ئەو ڕاگەیاندنەیەوە کە 11 ساعاتە کارەکە 24 ساعاتە باوەڕی من تەعیین کونەندە بوو. زۆر باشە هاوڕێ حەسەن ئاگادارن بنەماڵەی گیانبەختکردووان سەرڕای ئەوەی کە زۆر لە ئێش و ئازاردان بەڵام زۆر بەورەشن حیزبە کوردستانیەکان چۆن ئەتوانن پێش بەم ئازارە بگرن پێش بەم ئازاران بگرن بەم کۆسپە بگرن کە ئەندامانی خۆیان بپارێزن ئەمە زۆر گرنگە ئەگەر جارێکی تر شتێکی واڕوو نەداتەوە بەشێکی ئەوەیە کە من پێما بێ حیزبی مەسئول دەبێت کاری مەسئولانەیش بکات ئەو ڕووداوە ئەو دەستگیرکردنی ئەو جوانانە گیانبەختکردنیان هەمووی ئەوانە حتمما لە جێگای خۆیدا لێکۆڵینەوەی لەسەر دەکرێت هەڵەکان کەم و کوڕیەکان هەمووی ئەوانە بە نظری من حیزبی مەسئول دەبێت مەسئولیەتی کردەوەی خۆشی باودە بگرێت دەبێت کارێک کە دەیکا ئەگەر ئیشتبای بەداخەوە پێم وایە پەیوەندیمان لەگەڵ کاک حەسەن پچڕە تا کاک حەسەن تێتەوە سەرهێڵ با دوو پەیاممان باتوە بیخوێنینەوە یەکێکیان حەولا ئاوایی ژان پیرۆزبایی ئەم سەرکەوتنەی کردوە هەروە سپاسی خۆی بۆ هاوڕێیانی تیڤی کۆمەڵە ڕاگەیاندووە سپاس بۆ ئەم بینەرە خۆشەویستە بینەرێکی ترمان پەیامێکی بۆمان ناردووە هەر لێرەوە لە داڵانەکەی بەرامبەر ژیان پێم وایە ئەمیر ئەمە تۆ باشترەوەی تۆ بیخوێنیتەوە پێم وایە شێعرە من زۆر بەڵێ ئەگەر شێعر بێ من ئەگەر هاوڕانی ئۆتاق فەرمانیش بتوانن ئۆکێ بدەم تا هاوڕێ حەسەن دێتەوە سەرهێڵ چون ئەم بینەرە 2 جار 3 جار پامی ناردوتەوە تکای کردووە کە ئەم پەخشانە شێعرەی هاوڕێ محەممەد قادری کە نردویەتی چون لە کاتی خوێندنەوەکەدا گویا قەتح بووە بەڵێ زۆر باشە دەستخۆشی لە هاوڕیانی ئۆتاق فەرمان دەکەنەوە شارە دەخێنینەوە تا هاوڕێ حەسەن دێتەوە سەرهێڵ ئەم شێرە هاوڕێ محەممەد قادری ئەندامی کومیتەی ناوەندی کۆمەڵە نردویەتی بۆ تەلەڤیزیۆن داوای کردووە لە بەرنامەی زیندەدا بیخوێنینەوە نووسێتی با لە دژی حکمی زاڵمانەی ئێعدام یەکگرتوانە بینە مەیدان تاکەی دەبێت چاوەڕوان بین هەموو ڕۆژێک چەند ئینسانی بێتاوان و ئازادی خواز و گەنج بە حکمی شەرع و جەهل ملیان بە پەتی سێدارەدا بکرێت تاکەی دەبێت گوێمان لە هاوار و گریانی دایک باوک هاوسەر و خوشک و برا گوێمان لە هەنیسک و ناڵەی مناڵان بێت باوکم دایکم خوشکم برام هاوسرم ئیعدام مەکەن ملی بە پەتی سێدارەدا مەکەن تاکەی قرارە هاوار و داد و ناڵەی مەیان کوژن ئیعدامیان مەکەن بێتاوانن بە پانتایی ئەم وڵاتە و هەموو جیهان دەنگ دەداتەوە ئەم ڕژیمە هار و جەنایەتکارە خۆی لێکەڕەکات تاکەی دەبێ ئەم فەزای خەفەقان و کوشتار و سێدارەیە سێبەری ڕەشی بەسەر ئەم کۆمەڵگا بەڵا لێدراوەدا بسوڕێنێتەوە کەی ئەم ماشێنی کوشتار و قەتڵ و ئامی دەوڵەتیە بە کۆتا دێ دەبا بۆ یەک جار و بۆ ئاخر جار گوێمان لە هاوار و ناڵە و کڕوزانەوەی مناڵان گریان و لاڵانەوەی دایکانی جەرگ سوتا و باوکانی پشکا و ڕۆڵە کوژرا و هاوسرانی لە دڵدار و خۆشەویست بڕا و نێت ئەم دەردە کوشەندەیە لە خۆمانە دەبێ هەر خۆمان ئەم دەردە چارەسەرکەین ئاماری کوشتار و سێدارە هەر دێت و زیاتر دەبێ بۆیە چاوەڕوانی لەوە زیاتر دادمان نادات دەبێ یەکگرتوانە بخڕۆشین بینە مەیدان بربە و کوشتار و جنایەتە بگرین ڕێگا نەدەین مێژووی ئەم وەحشیگەریە لەم وڵاتە لەوە زیاتر خوێناوی بێت مەرگ و نەمان بۆ کۆماری قەتڵ و سێدارە
سەرکەوێ خەباتی یەکگرتوانەی دژی ئێعدام. زۆر سپاس بۆ هاوڕێ محەممەد قادری بۆم پەخشانە شەرەی کە نردویەتی کە هیوادارین جێگەی ڕزامەندی ئەوەی ئازیزیش بێت. بەڵێ پێم وابێ گوڵناس هاوڕێ حەسەن هاتووەوە سەر هێڵ ئەگەر هاوڕانی حەسەن بینەوە دواترم شارە خوێنی. هاوڕێ حەسەن پێم وابێ چرا ارتباطەکەتان لەگەڵ ئێمە ئەگەر بکرێت لەسەرم پرسیارە دووبارە قسە بکەیەوە. داوای لێبوردنتان لێکم لای من بەرق ڕۆیشت بەرخش بۆ ئینترنێتیش دەچێەوە کارەکەی ئەوە بەرحەڵ من ئەوەم عەرزەکردن کە حزبی مەسئول دەبێت جوابدەرەوە بێت هەروەکو مەسەلەن لەو مانگرتنەدا کەسێ بەشداری کردووە جواب دەداتەوە کەسێ بەشداری نەکردووە جواب دەداتەوە بنەماڵەکان هەقی لێپرسینەوەیان هەیە ئەمانە هەمووی دەبێت ببێ بە سنەت لەناو کۆمەلگای کوردستانە دەبێت بێ بە نەرید بێ بە دابوو نەریتێکە ئەوە نەبێت کە خەڵک ناتوانێت لە حزب پرسێتەوە حزب شتێکی جیاواز ئەگەر حزبێکی خەڵکی بێ ئەگەر حزبێکی لە خزمەتی خەڵکا بێ ئەگەر حزبێکی دابراو بێت و ئاغا باڵا سەر بێ بقسم لەسەر ئەوانە نییە قسم لەسەر فەرهەنگێکی پێشڕەوە کە لە کۆمەلگای کوردستان ئەوڕۆکە هەیە و قسم لەسەر فەرهەنگی کۆمەڵەیە کە خەت خۆی بە ئاغا باڵاسەر و بانسەری ئەو خەڵکە نەزانی و هەمیشە و دایم لایەنێک بووە کە هەم زعفەکانی خۆی خستوەتە بەرچاو لە کۆنگرەکانیدا لە پلونەمەکانیدا لە دانیشتەکانیدا و هەم لە عینی حاڵیشا گوێشی کراوە بۆ هەر ڕەخنە و دازندەیەکیش کە بە جێگای خۆی و لە جێگای خۆیدا لێ گیرابێت بۆیکانێ ما بێ حزبی جددی حزبێکی مەسئولە حزبێکە کە مەجال دەدات کە هەڵەکانیشی لێ بکۆڵدرێتەوە بۆچی بۆەوەی کە بەری پێبگیرێت ئەوە ئاوای دەبینم. بەڵای کاک حەسەن دەرسەکانی مانگرتن و هەم بۆ خەڵک هەم بۆ حزبەکان دەتوانێت چی بێت؟ من عرضم کردن یەکەم ئەوەی ئامادەجی خەڵکی کوردستانە خەڵکی کوردستان لەو مانگرتنەدا نیشانیاندا کە ئامادەی فیداکارین ئەخێ تەسەوری ئەوە بکەن کە دوکاندارێکی فەقیری سەری کۆڵانێک کە ممکنە لەو ڕۆژەدا مەسەلەن چەند هەزار تمەنێک چەندە هەزار تمەنێک پەیدا بکات و ژیانی خانەوادەکەی بەوە دەچەرخێت دوکانەکەی دادەخات کرێکارێک کە ئەوڕۆکە خەبەری کرێکارانی چەندین بەشی شاری سنە و شوێنەکانی دیکەتان خوێندەوە هەردوێنە شەو کۆمەڵێک کرد لەو کرێکارە کۆمۆنیستانە پەیامێکیان نرد و داوای خەڵکی شاری قارەمانی سنە و کوردستان کرد کە بەو مانگرتنە پەیوەست بن و سبحینێمان بگرن لەو شەرایەتەدا لەو بحرانە اقتصادیەدا لەوەی ئەوڕۆکە لەگەڵ کەسێک قسەم دەکرد دەیکوت چەند مانگیش دەبێت لە ماڵی ئێمەدا گۆشتمان نەبینیوە زۆر جاری وا هەیە غەزای گەرم لەسەر سفرەی زۆر کەس نەماوە دانەیەک هێلکە بە 2,000 تمەن دەدرێت ئەوەی لاتوێستە لەو جامعەیەدا شت بە لە زۆر جێگا دەڵێن هەزینەکانمان تمەنیە خەرجەکانمان دۆلاریە ئەوە شعاری بازنشتن لەو وەزیەتەدا خەڵک ئامادە دەبێت بۆ دژایەتیکردن لەگەڵ نائینسانی ترین ڕەفتار و سیاست کە ئەعدامە دێت مان دەگرێت ناڕزایەتی دەردەبرێت دوکان دادەخا بازار دادەخا شوێنی کارەکەی دادەخا ئەوە دەرسێکی زۆر زۆر گەورەوە ئامادەجی ئەو خەڵکە دەگەێنێ ئەوە دەبێت حزبەکانیش لەو دەرسە گەورە فێر بن ئەوە بەڕاحەتی ناکرێت بەو خەڵکە ڕاست و چەپیشیان بە یەک معنا پێ بکە یا گوێیان لێ نەگری یا پێت وایە تۆ حزبیت و سەرۆکیت و ئەوە هەموو شتێک تۆ دەیهێنیت و دەیبڕیت و دەیدوریتوانە پەیامێکی تر یەکگرتووی بوو ئێوە چاو لێ بکەن لە هەموو شارەکانی کوردستانە لە هەموو هەتا دێهاتە گەورەکانە چەندە یەکگرتوانە خەڵک جوابیاندایەوە زۆر زۆر بۆ داهاتووی خەباتمان زۆر زۆر مهمە پەیامێکی تر بۆ خانەوادانە بوو ئێوە تماشا بکەن یەک وشەشتی ئاینی خۆ نەڵم ئەو خەڵکە ئاینی هەنیانین ئەوە شتێکی شخصیە بەڵام چەپڵە لێ دەدەن گوڵی سووریان پێەیە ئەکسی گیان بەختکردوەکانیان پێەیە لە شوێنەکانی دیکە ڕەش دەپۆشن و بە گریان و زاری و بە مەلایەک دێت و بە قورعان و بەچی بەوە مەراسمەکانیان بەڕێەکەن بەڵام لە کوردستانە بە شێوەیەکی زۆر زۆر مۆدێرن و ئەوڕۆیی حتا باوەڕ کە بڕشتی هەیە لە ئەوروپا لە پێشترە ئەوە بەڕێک ئەو پەیامێکە کە کوردستانێکی دموکراتە دموکراتیکە کوردستانێکی سەربەرزە کوردستانێک هەر لە ئێستەوە دین لە دەوڵەت جیا دەکاتەوە دین دەکا بە ئەمری خصوصی بۆ ئینسانەکان بۆ خۆیان بەڵام سیاست عمومی هەمەگانیە داوای ئیدارەیەکی دموکراتیک دەکات داوای بەڕێوەبەرایەتێکی شورایی دەکات
ئەوڕۆکە لە یەکێک لە کلیپەکانە بوو کچێکی جوان خەریکە شعرێک دەخوێنێتەوە لە شاری بۆکە پامێکی تریشی ئەوە بوو کە ژنان لە سەحنەی سیاسیدان ژنان پەچە و چادر و مەقنع و ئەوەیان فرداوە و ئەوان هاتوونەتە ئەو مەدانی مبارەتە سیاسیەوە و پامێکی تریش ئەوە بوو لە هەمووی گرنگتر بە باوەڕی من ئەوە بوو کە جارێکی دیکە شۆڕشی ئەو مانگرتنە نیشانیدا کە شۆڕشی ژن ژیان ئازادی بە پێچەوانەی بەشێ لە مفەسیران کە دەیان فەرموو تەواو بووە و خەوتووە و ئازۆ دووە شکستی خواردووە شۆڕشی ژن ژیان ئازادی زیندووە و ئەوە یەکێک لە نمودە بەرجەستەکانی بوو کامڕۆکە نیشانیدا نەغەدە نیشانیدا سەقز نیشانیدا هەر لە عەرزی یەک هەفتە و دە ڕۆژی ڕابردوودا بەو کەسانێک کە بە ڕووداوی تەبیعی یا بە گیانیان بەخت کردوە ئەو ڕۆکەش بەو حرەکەتە سیاسیە حرەکەتێکی سیاسی گەورە بوو کە کوردستان کردیوە زیندووبوونی ئەو شۆڕشە جارێکی دیکە نیشاندا بە باوەڕی من ئەوانە ئەو پەیامە ئەسڵیانە بوون کە لە دڵی ئەم شۆڕشەدا بوو و ئەمە جێگای تەقدیرە جێگای پێزانینە و جێگای بایەخەوە وەرگرتنە بۆ خەباتی داهاتووە. زۆر باشە هاوڕێ حەسەن دیارە ئێمە بانگەوازە بۆ کوردستان بوو بەڵام ئەگەر چاو لێ بکەین بگەڕینەوە بۆ دواوەش زۆر جار ئێمە بانگەوازانە هەر کوردستان بەشداری تێدا دەکات و شارەکانی غەیری کورد پەیوەست نابن بەم مانگستنانەوە. کوردستان ناتوانێت تا درێژخایەن هەروە تەنیا بمێنێتەوە دەبێت چی بکرێت ئەم فشارە لەسەر خەڵکی کوردستان نەمێنێ. با من لێرە یەک مەوردی ئەو ڕۆکەشتان ئەرز بکەم ئەمڕۆکە لە شارێک بە ناوی سمیرۆم کە دوو نەفەر بە ناوی فازڵی بەهرامیان و میهرانی بەهرامیان کە حکمی ئیعدامیان دراوە مانگرتنی گشتی وە لەگەڵ کوردستان. سمیرۆم بەناو لە ئوستانی کوردستانە بەڵام لە سێکوچکەی ئوستانی ئیسفەهان و بەختیاری و کاکوێلی و بۆی ڕەحمەدا و لە شوێنێک بەرزایە شارێکە کە خەباتی سابقەیەکی توولانیشی لە خەباتێ لە دەورانێکە کە کۆمەڵە تێکۆشەر ئەڵڵاقولی جیهانگیری و ئەوانە کە خەباتیانە کرد لەگەڵ جوتیارەکانی ئەو مەنتەقەیەکێ لە فعالینی سیاسی زمانی شاب و ڕفێقی کاکفوادوانە بوو لە زیندانە دواتر خۆی و چواردانە خوشک و برای و خانەوادەیەکی 5 کەسیان تێدا چوو بەدەستی جنایەتکارانی جەمهوری ئیسلامی هەر وەک خانەوادەی کاکفواد یا لە شەڕە تێدا چوونیا لە زیندانەکانە ئەعدامیان کردن. ئەوەی لەو شارانەیە هەنگای ئەو خەباتە جەماوەریە بوو کە وەختی خۆی لە 58 و 59 تا 60 ئیدام ئەو ڕۆکە لەو شارە مانگرتنی گشتی بووە و بەشێکی وتیانە بە تەقلید لە کوردستان بۆیە بە باوەڕی من ئەم شکڵە لە خەباتی خەڵکی کوردستان تەشانە دەکات گەشاعەکە لە شوێنەکانی دیکار ئەم ڕۆکەوت مەشای کاناڵە مهمە جیهانیەکانیش بن ئەگەرچی نەوعەن زۆر محدود باسییان کرد کاناڵە فارسی زمانەکان یا لە ناوخۆی ئێرانە بەهۆی ئەو سانسۆرەی کە لەسەر نەشریات و تەلەڤیزیۆن و ئەمبەر و بەروانە هەیە نایڵن ئەمانە دەرکەوێ بەڵام سەرڕای ئەوە لە تاریخی دنیای مەجازیەوە بەشێکی زۆر لە خەڵکی ئێرانیش ئاگدار بوون. ئەوەیە کە کوردستان جارێکی بەو شەوانەیە عەرزم کردن کوردستان وەختێک حزبێک لایەنێک چەند لایەن فەراخان دەدن خەڵک گویان لێ دەگرێت بەڵام لە ئێرانە ئێستا ئەو مۆقعیەتە نییە مەسەلە ناوەکە نییە خۆ لە ئێرانە ناوی حزاب زۆرە چەندین حزبی کۆمونیستیمانەیە چەندین حزبی چەپ و سوسیالیست و لێکاری و هەمووی ئەوانەمان هەیە بەڵام پێگەی ئیجتیماعی مهمە کوردستان خاوەنی ئەو سوودەیە و یەکێ لە تایبەتیەکانی تریش ئەوەیە کە چەپی کوردستان کۆمونیستی کوردستان قدرەتمەندە سوسیالیستی کوردستان قدرەتمەندە هێزی سوسیالیستیەکەی خەڵک گوێی لێگرێ لە ئەزمونە تاریخیەکانە ئەزمونەکەی دراوەتەوە و جوابی داوەتەوە بۆی باوەڕی پێکە بە بڕیارەکانی جوابی بڕیارێت بەڵام ئێران ئێستا ئەمە مۆقعیەتەمان نییە ئەوەیە کە بە باوەڕی من بە پێچەوانەی کەسانێک یا لایەنهایە کە پیان وایە کوردستان دەبێت بە تەنیا بێ ئەس قەزا بە تەنیابوونی کوردستان سەمە کوردستان دەبێت هەرچی زیاتر ئەو حەساری کە جمهوری ئیسلامی بە دەوریا دەکێشێت لە هەمەدانەوە بگرێت لە تەورێز لە ڕزاییە لەکوێ لە کرماشان جایسی چەندێک کوردایانیەوە بە جێگای خۆی حەسارێک ئەوێ بکێشێ کە دەنگی کوردستان نەگا بە دەرەوە ئەس قەزا کوردستان دەبێت ئەو دەنگە ئەو حەسارە پشکێنێ و دەبێت بڕواتە دەرەوە ئەو دەنگی ئازادی خوازیی کوردستان دنیا سەنگەری انقلابی ئێران نییە دەبێت ئێران بخۆشی سەنگەری انقلابی خۆی بێت دەبێت خەڵکی ئێرانیش ئەوە بەڵام ئەوە ئەبزاری دەوێت ئەوە سازمان دەوێت تشکیلات دەوێت ئەگەر ئێمە لە کوردستانە کۆمەڵەمانەیە لە خارجی کوردستانە بەداخەوە ئێستا ئەو ئەبزارە قەویە تشکیلاتیەمان نییە کە ئەوە گوێ لێبگیرێت وی ئەوانە ئەو دەرس ئەزمونانە دەبێت و کارانە بکەین و هیچ کام لەوانە نابێت ئێمە سارد بکاتەوە
لەوەی کە یەک زەڕە لە هاوخەباتی لەگەڵ خەڵکی ئازادی خوازی کوردستان حتا بۆ کەسانەی کە لایەنگری مەسئلەی ملی ئێوە چاو لە کوردستانی عێراقکەن خۆ ڕێفراندۆم کرا بۆنەوە چەند دەرەسەتی خەڵکی کوردستان ڕێیاندا بەجیابوونەوە واقعی خۆشیان بوو بەڵام چ زوڵمێکیان لێکردن هەر لەلایەن لێزەکانەوە لە ئەمریکاەوە لە تورکیەوە لە ئێرانەوە لەو دەوڵەتە لە ڕزمەکو بێوانەکەی بەقاوە بۆیەکانێت ئێستەیشی لەگەڵ بە چارە نووسی مەسئلەی کورد لە پاتەخت لە وڵاتانە دیاریەکرێت بۆیەکانی ئەوە مهمە کە ئێمە بەرەی ئازادی خوازمان لەگەڵ بێ حقیقەتی خۆمانیان تێبگەێنین و ئێمە حەقمانە ئەگەرمانەوە جیابینەوە ئەگەرمانەوێت لەگەڵ ئێران بمێنینەوە ئەوە بە کارێکی سیاسی پراوپڕ دەکرێت ئەوە بە تووڕەیی و بە شعاردان و لە گۆشەیەکی دنیادا بنیشیت و جامانگرتن کەی خەبات و کەی مبارزەیە و شعاری زلزل بدەی بەڵام بە عمل هیچیش نەبی ئەوە ڕێگاکەی نییە. بەڵای کاک حەسەن کۆماری ئیسلامی و هێزە ئەمنیەتیەکانی چۆن جوڵانەوە چیان کرد پێش بە مانگرتنە بگرن؟ کۆماری ئیسلامی هەر لە دوێنێشەوەکەەوە دەستیان پێکرد هەر ئەوڕۆکە ئەو فیلموینانەی کاتن بەشێ لە شارەکان بە تایبەت لە سنە سەلەنێکی لەو کارانەی کە کردیان هەر لە سعاتی 12:01 سانسۆر و پارازیتێکی زۆر تونیا خستە سەر تەلەڤیزیۆنی کۆمەڵە بۆ خۆشتان حتمما پەیام هاتووە دەیان پەیام بۆ من هاتووە کە تەلەڤیزیۆن پارازیتی لەسەرە تەلەڤیزیۆن نایدا لە ژاوەڕۆ لە کەڵاتەرزان لە چەمشار لە شوێنەکانی دیکە ئەوەیشە لەو کارانە بوو کە دەنگمان نەگا بۆ خەڵکە دەنگی و اعترازە نەکا یەکێتر لەو کارانە ئەوە بوو کە ئەماکنیان خستە گیانی خەڵک لە هەموو شارەکانە هێزەکانی ئەماکنیان نردبوون بچن بەریم کەم بڵێن دوکانەکە داخی پلۆم بکەین بەیانی دوکانە لێ ناکەینەوە بەعنوانی زدێن لا بەعنوانی مانگرت و خەڵک جوابیان بڕێکیان ترسان ئەڵبەتە بەڵام بە تایبەت لە نیوەڕایتر ئەو سامەشکە هێزی نظامیان هێنا سەر شەقامەکان ئەم دوانی مەڕۆیە بە شێرە شارەکان بە تەواوی نظامی بوون بە تایبەت شارێکی وەکو سنە وەزیری ناوخۆ گەیشتە سنەوە هاتە ئەوێ و معلوم نەبوو بۆچی هاتووە زۆر بین نەبوو بەڵام تەبعاً نیگەران بوون ئەوان وبتابع نگران لەوەی کە دوای ئەومان گرتنە تەقینەوە ببێ ئەم شەوەکە خەڵک بڕژێنە سەر شەقامەکان و ڕوشمی دیکە بدرێت و ئەوانە لەوانە نگەران بوون بۆیەکانێ لە هەموو ئیمکاناتێکەوان ئیسفادەیان کرد لە ئاخوندەکانی سەر بەخۆیانیان وەکار خست جاسووسەکانیان وەکار خست بەکرێ جیراویان بەکار خست بەڵام سامی مانگرتنەکە ئەوەندە گەورە و بەهێز بوو کە هیچیان بۆ نەکرا لە بەرابەریدا و نەهایەتەن مانگرتوان سەرکەوتوو بوون و ئەوان کارێکیان لە دەست نەهاتوو لە شوێنەکانی خۆیان لەبڕێ لە شوێنەکان ئێستش ماونێتەوە بە تایبەت لە شەقام و مایانەستەکانی شاری سنە ئێستش کۆڕەقە بەدەستیانەوەی و ماونێتەوە لەوان زۆر باشە کاک حەسەن لە شاری سەقزەوە هێمن پامێکی نردووە نووسیتی کاک حەسەن ئاماژێکی کورتی پێدا بەڵام بۆچی حیزبەکان تەبان نەبوون لێرە دەبینین مانگرتنەکان زۆر سەرکەوتوانە بەڕێوە چوو خەڵک زۆر یەکگرتوون اعتراض لە شارەکان و پەرتەوازەی لەناو حیزبەکان هاوڕێ حەسەن چۆن تەوزیحی دەدات تەوزیحەکەی من توانم لە ڕوانگەی خۆمانەوە تەوزیحی بدەم من هەر دوێنێکە لەگەڵ چەندانە حیزبە پەیوەندیمان بووە تەماسمان لەگەڵ کردون داوامان لێکردن ئەوان بەرحاڵ خوێندنەوەی خوانیان بوو پیان وا بوو مەسەلەن لەوانەیە کاتی نەبێ لەوانەیە خەڵک جواب نەداتەوە لەوانەیە کەسێک پیوابێەوە کەسێکی تر وتوێتی من بە شوێن ئەو ناکەوم شتای جۆرا و جۆر دەوترار حیزبێک ئەرزیابێکی خۆی هەیە من لام وایە خودی نفسی و پەراوازە بوونەی کە کاکێ من باسیەکە بە کۆمەڵێک جیاوازیش دەگەڕێتەوە لە کوردستانە جیاوازی حیزبەکان جیاوازی ڕەوشای مبارزاتیان ئەم سنەتی مانگرتن و سنەتی خەباتی تودەیی و خەباتی جەماوەری و شەقام بەڕاستی ئەوە سنەتێکە کە چەپەکان و کۆمۆنیستەکان تێدا بەشدارن ئەوان هێناویانە ئەوان لە کوردستانە کۆمەڵە لەواقع دایکی ئەو نوع خەبات و مبارزاتان هەیە هەر لە یەکێتی جوتیاران و لە جەمعیەتەکان و لە یەکێتی ژنان و لە یەکێتی لاوان و ڕێکخراوە کرێکاریەکان و هەمووی ئەوانە کۆمەڵەدا هێنەریەتی خەباتی ژنان لە ئاستێکی بەریندا لە خەباتی چەکداری و تاکوونێ خەباتی سیاسی هەمووی ئەوانە کۆمەڵە پەرچەمدارەتی بۆی کانێت جیاوازی هەیە دەبێت جیاوازیەکان بە ڕسمیت بناسین بەڵام ئێمە سەرڕای جیاوازیەکانیش لە تاکتیکا لە ئستراتێژیمانە لە سیاستمانە لە دۆست و موافق و مخالفمان لە ئاستی ئێران و شوێنەکانی دیکەشدا سعیمان کردووە کە تەبایی دروست بێ بەڵام خەڵکی دیکە نیان کردووە ممکنە کەسی دیکە بێ ئێستا ئەوەندەی کە لەسەر ئەو خەباتی خەڵکی کوردستان سەرمایە گوزاریەکە چەند ئەوەندەی ئەوە دڵی خۆش بێ بزانێ ئەم شەو یا سبحەینێشە و بایدێن و بڕیارەکانی چ زرمەیەک لە
هێزەکانی جمهوری ئیسلامی یا تەرەفدارانی جمهوری ئیسلامی لە ناوچەکە هەڵەسێنێ لەسەر ئەوە سەرمایە گوزاری کرد بێت ئەوە بۆ خۆی بۆچوونی جیاوازەی تر یان نیگەران بێ لەوەی کە فراخانەکەی بانگەوازەکەی ئەوە جواب ناگرێتەوە ئەوە بە پیوا بێ ئەوە بە شکست بۆی تەواو دەبێت دەی خۆ بەگە شکستمان خواردە داهاتین لە خەڵکی کوردستان داوای لێبوردنمان نەکرد دەمان کرد خوێندنەوەمان باش نبوو بۆیە ئەنواعی بە باوەڕی نەتوانێت هۆکاری ببێ بەڵام باش وایە کە ئەو پرسیارانە ڕوو بۆ حیزبانە بکرێتەوە کە ئەمڕۆکە ئیتلاعیەی سەرکەوتن و پیرۆزبایی دەدەن بەڵام چکۆلەترین کارێکی ژیان بۆ نەکرد ئەوای ئەوان جوابیەوە بدەنەوە بەڵای کاک حەسەن دوای مانگرتن دەبێت چی بکرێت هەنگاوە عملیەکان چین مانگرتن بۆ خۆی ئەو دەرج و ئەزمونانەی تێدا بوو کە عەرزم کردن بە نەزەری من یەکەم هەنگاوی ئەوەیە کە یەکگرتوویەکی بەهێز لە جامعەی کوردستانە بۆ جارێکیکە دووپات کرایەوە بۆ جارێکیکە دووپات کرایەوە کە بنەماڵەی گیانبەختکردووان بە تەنیا نین ئەگەر ڕۆڵەکانیان لە زیندانەکانە بە تەنیان بەڵام لە دەرەوەی زیندانەکان ئەوان ڕۆڵەی بە نەکدەیان و سەدان بگرە بە ملیۆن کەسن لە ناو کۆمەلگایەدا و نەتەنیا لە کوردستانە لە خودی منتەخەکەدا لە ئوروپا و ئەمریکا و شوێنەکانی دیکەدا ئەوە دەرسێکی گەورەیە کە ئەوانە تەنیان نین و ڕۆڵەی ئەوان ڕۆڵەی هەموو ئەو خەڵکە زەحمەت چێش وستەم لێکراوەیە کە داغ لە دڵن بۆ ڕۆڵەکانیان دەرسێکی دیکەی باوەڕی من ئەوەیە کە بۆ هەنگاوەکانی بعدیمان حزب و لایەنە سیاسیەکان دەبێت بە خۆیان نابێنەوە دەبێت لەگەڵ ئەو خەڵکە بن دەبێت خوێندنەوەی واقعیان بۆ کۆمەلگا خۆیان ببێ دەبێت حەچی بێت مەسلحەتی جنبش ئەوەی کە کۆمەڵە هەمیشە و دایم ئوفقی بووە لە پێشی گرتووە ئەوەی کە درێژخایەنی نەکردە بە فیدای کورت ماوە و ئەوەی کە بەرژەوەندی گشتی هەمیشە و دایم تەرجیحداوە بەسەر بەرژەوەندی حیزبی و تاکە کەسی خۆیدا تاکە لایەنی خۆیدا ئەوەش ئەزمونێکی گەورەیە زۆر کەسیان کردەوە ئەو فڵان کەس ئیسفادەی لێ دەکات هیچ فەردێک ناتوانێت لەو خەباتە ئیسفادەی شخصی بکات هیچ کەسێک کەس ناتوانێت تەوجیهی نەکردنی خۆی بەوە بداتەوە کەسێک زووتر وتێتی کەسێک درەنگتر وتێتی ئێمە ماتەڵ نەبووین کێ زووتر دێڵە و کێ درەنگتر دێڵێ ئێمە ئەس قەزا هەفتەیە پێشتر بۆ ئاگاداری بینەران لەگەڵ حیزبی دموکرات و چەند لایەنی دیکە پێش بە ئەعدامەکە قسەمان کرد بۆ حرەکەتێ بکەین و ئەوانە ئەو کاتیش بەداخەوە بە تەوافق نەگەیشتین لەسەرەوەی کە حرەکەت ببێت ئەین ئەو کاتە دەبوومان کردایە بەڵام کە ئیتر ئەمە بوو بە ئەمری واقع و ئەو خوێندنەوەمان کرد لەگەڵ فعالین ئەو بەشەیە کە فریا کوتی لەگەڵیان قسە بکەین و پیان وابوو کوردستان دەکوڵێ بەو حرەکەتە خەڵک ناڕازین کاتی ئەوەی ترێ مەسێدومان لێ نەکرد بزانین کێ وتێتی و کێ نەیوتووە کێ دێ و کێ نایێ تەسمیمی خۆمانمان گرت و ئەوە دەبێت دەرسێکیش بێت بۆ لایەنەکان کە بە هەر میزانێک حیزبەکانی دیکەش پاتایەتن ممکن بۆ ئەو کەم تعدادیەکە لە شمالە بەشداریان کرد لەوێشە زۆرتر ئەوان نەبوایەت دەرسێکی تر ئەوەی بۆ بەشێ لە شارەکانی کوردستان کە کەم بەشداریان کرد لەم مانگرتنەدا چێ ڕەخنەیە ئەوانیش بۆ قەرار نییە و مانگرتنەکان خەباتەکە فیداکاری هەر لەسەر تعدادی شار بشکێتەوە هێندێ لەو شارانەی تر بەتایبەت ئەو کەشەی ئەو بەشەی کە پێی دەڵێن وستانی ورمێ کەم بەشدار بوون ئەوەی جێ ڕەخنەیە جێ پێداچوونەوەی هیوادارین لە دەورەکانی بعدیدا هەر ئەو جۆش و خڕۆشەی کە لە نەغەدە نیشاندرا بەڕاستی تەسەور ئەوە بوو کە شارێکی وەکو نەغەدە و شنۆ و سەردەشت و پیرانشار و ڕەزاییە و هەمووی ئەوانە بە جۆش و خۆشێکی زۆر تایبەتی ترەوە کە هەفتەی پێشتر ئەو ئاپۆڕە جەماوەریە گەورەی تێدا بوو پاتایەتنە ئەو خەبات و مبارزەوە کە بەداخەوە کەم بوو ئەوانش تەبعاً من دەڵێم درەنگ وترا کاری کەم بۆ کرا بەڵام دەلیلەکەیشی ئەوە بوو کە خەڵکەکە زۆر گەرمەبرینن ئالم کاتەدا دەبێت جوابی ئەو تاوانەی جەمهوری ئیسلامی بدرێتەوە و بە باوەڕی من ئەو پەیامی یەکگرتوویە بە جەمهوری ئیسلامیش پێشت ئەوەی دەرسە جەمهوری ئیسلامیش لێ حاڵم پێما بە جەمهوری ئیسلامی جارێکی دیکە ئاوە سڵ دەکات ئەو جەنایەتانەی بەتایبەت لە کوردستانە و دەزانێت کە بچێکە و پێگەیکی نییە لە کوردستان ئەگەر تەرمی گیانبەختکردوەکانیشمان نەداتەوە بەڵام هەر جێگایەک بۆ خۆی ئەحساس دەکات کە ئەو عەکسانە لەناو ماڵەکانی خۆی هەڵواسراوە بۆی ئەوانە هەمووی ئەو دەرس و ئەزمونانەیە کە باوەڕی من بۆ ئێستا و بۆ خەباتی داهاتوومان بە ئەرزشە دەبێت ڕێزی لێ بگرین و ڕەچاویان بکەین زۆر باشە کاک حەسەن داوای لێبوردنیش دەکەین چون بەرنامەکەشمان ڕوو بە کۆتایی یاوە چەند پامێکیشمان بۆ هاتووە دەبێت ئەمانش بخوێنینەوە ئەگەر لە کۆتاییدا ئێوە قسەیەکی نەوتراوەتان هەیە هەم بۆ ئێمە هەم بۆ بینەرانی ئازیز فەرموو
ئەم سپاسدانەکەم ئەم جارێکی دیکە بەڕاستی ئەوە زۆر ماندوو بوون ماندوو نەبوونیتان لێکم لە تێکۆشەرانی کۆمەڵان لە ناوخۆ لە هەموو تێکۆشەرانی لایەنەکان ئەوانەی کە بەشدار بوون لە ئەو کەسانەی وەکو فەرد وەکو ڕێکخراوەهای جەماوەری وەکو هەر ناوێکە خۆیان هەیەە مافی مرۆڤ ژینگە پارێز بەشداریان کرد ئەو سەرکەوتنە گشتیە هیچ کەسێک نییە کەس نگەران نەبێت لەوەی کە هەر کەسێگەر بێ بە ناوی خۆی تەواوی کافەقەت خۆی بێ بێعتبارەکە ئەوە شتی ئاوان نییە ئەوە شتێکی جەمعی و گشتیە وهروەها جارێکی دیکە سەرخۆشی لە بنەماڵی ئەو چوار تێکۆشەرە زیندانیە سیاسیاکەم کاوە دڵڕقانە لەلایەن جەمهوری ئیسلامیەوە ئیعدام کران بەڵام ئەو ڕۆکاوان پاداشتی خۆیانیان وەرگرتەوە وەختێک کە باوکێک دەچێتە باوکێکی شۆڕشی ژینا لە بۆکان دەچێتە لای باوکێکی دیکە پێی دەڵێت جاران ڕمان پەروەردا کرد دەمان کورد گەورە بوون گەورا بن ئەمڕۆ کە ئەوان ئێمە گەوراکەن چ قسەیەکی بە یەک معنا فەلسەفی دەکا وەگەر هەندێک خوێندەوار و دوو کتێبی ببوایە دەبوو بە قسەیەکی فەلسەفی لەم لاولەولا دایان نووسیەوە چۆن دەڵێن نیچە وای وتوچێکی وتوچێ فڵانی وتو ئەوانە قسەکانی وای لێدا هەرو کەسە کە وەختی خۆی وتی هەر کەسێک گەرز وەختی خۆی لەسەر گۆڕی جوانە مەرگەکەی کە لە بۆکان جانی بەخت کرد دەمانکو دەگەر کەسێک زۆر ئازابی پێمان دەکو زۆر پیاوە ئەگەر ئەمڕۆ کە بە کەسێک بڵین زۆر پیاوە دەبێت پێی بڵین زۆر ژنە ئەو قسانە نیشانی دەدات کە شۆڕشی کوردستان لەکوێ ڕاوەستاوە نیشانی دەدات جێگەی شۆڕشی کوردستان چییە وەکانی سەری ڕێز و تعزیم بۆ ئەو دایک و باوکانە بۆ ئەو خانەوادە بە ڕێزانە دانەوێنم و هیوادارم ئەو یەکگرتوویە بپارێزین و ئەوە ڕەمزی داهاتووی کوردستانێکی سەربەرز و ئازاد و دموکراتیکیشە ئێوەش مادوونەوێت زۆر سپاس هاوڕێ حەسەن ئێمەش دەستخۆشی لە بەڕێزتان دەکەین و ماندووش نەبی سپاس بۆ بەشداریتان سپاس بۆ ئێوەش کاتیش خۆش گوڵناس ئێمە کاتی بەرنامەکەمان 6 دقەماوە ڤیددیوەکی ئەمڕۆ دیسان تازە بە دەستمان گەشتووە لە شارەکان ئەم ڤیددیوێ ببینین دواتر دێنەوە چەند پەیامە دەخێنین و دواتر لە خزمەتتان مەرەخەز دەبین. سیاسەکانە ئەوانەی وا لەگیر سەختترین ئەشکەنجەدا بیر و باڵی شۆرشتێرانەی خۆیان بناکەن من ئەو دیلەم لا زیندانی تاریکان ئاتاویبی ڕووناکات
بەڵێ بینەرانی ئازیز ئێمە پامێکمان لە شاری بانەوە هەروە کۆپلە شێرێک لە هەورامان بە ناوی کاکە بۆی ناردوین ئەم دوانە دەخینینەوە و تر کاتی بەنامە کەشمان ڕوو بە تەواوی دەبێت لە شاری بانەوە سراوە سڵاو لە بەڕێوەبەراتی تیوی کۆمەڵە سپاس بۆ هەموو خەڵکی بە ئەمەکناسی کوردستان کە زۆر بۆ ئێرانە ئەم جارش گڕی پرتینی شۆڕشی گەلی چەساویان بەێستر کرد سڵاو لە ئیرادەی پۆڵین و ورەی شۆڕشگەرانەتان ئەی خەڵکی بەشمەینەت لە ژیان و دەوڵەمەند لە خۆڕاگری و متمانە بەخۆ سڵاو لە دایکی شەهید و باوکی بەورە و خوشک و برای درێژەدەری ڕێگای ئازیزانیان نەفرەت لە دەسەڵاتدارانی شەڕەنگیز و تینووی خوێنی ڕۆڵەکانمان نامەی چەند لاوێکی تازە پەیوەست بوو بە تەشکیلاتی کۆمەڵە لە شاری بانا بە ناوی خۆڕک زۆر سپاس بۆ ئەم ئازیزە سپاس بەوەش و ئێوە شار بژین و بمێنن بۆمان ئەم شارەی کە هاتووە کە کاکە نردوێتی لە هەورامان ئەمەش دەخوێنینەوە و دواتر ئەمیر پەیامێکی تریشمان بۆە هاتووە کە ناردم بۆت بخوێنیتەوە زۆر باشە ناوی شێعرەکە ئەوینێک بۆ کوردستانە هەر لێرە لە داڵانەکەی بەرامبەر ژیان لە نیشتمانە پارچە پارچە کراوەکەی کوردەوە چەخماخەی گڕی شۆڕشێکی نوێ لە چاوی موحسیندا بوو بە ترس و تۆقی لە ناوچوونی کۆمارە لەرزیوە بەزیوەکەی پەت و سێدارە هەر ئەمڕۆ لە کازیوەیەکی زوودا محەممەد پەیامی ئەم گەلە بۆ ئازادی دەبات بۆ دنیایەکی دیکە و لەگەڵ وەفادا ڕێبواری کاروانی شەهیدان دەبن پژمان لە بێهیواییدا ئۆمێدێکی نوێ بۆ ئەم خاکە دەنووسێتەوە و بە زەردەخەنەیەکەوە دەچرپێنێت بە گوێی نەوەکانی ئەم نیشتمانەدا و دەڵێت غەمگین مەبن شەهید نامرن زۆر سپاس بۆ کاکە لە هەورامانەوە ئەم پامی کە هاتووشە سڵاو هاوڕێیان خۆتان ئاگادارن کە هەر لە سەرەتای دەستپێکی مانگرتن و دەست بە وشانکردنی تلوزیۆنی کۆمەڵا من یەکێک لەو کەسانە بووم کە پەیام و گزارشم لە شاری بانەوە بۆ ناردن هەر بۆ نمونە لە شاری بانە تەنیا کەسانێ بە پەرۆشەوە چوونە پای ئەم مانگرتنەوە بە سەرکەوتویان گەیان کەسانێک بوون کە خۆیان بە کۆمەڵە دەزانی بۆیە دەڵێم کە کۆمەڵە ئەژنوی ئەم سەرکەوتنە بوو لێرەوە جارێکی تر وەک دوایین پەیام دەڵێم پیرۆزمان بێت ئەم سەرکەوتنە شەکاوە بێت ئاڵا سوورەکەمە زۆر سپاس بۆ مازدە ناوی نەنووسیوە بەڵام لەبانەوە هاتبوو سپاس بۆ ئێوە شار بژین و منە ئەمیر پەیامێکی ترمان بۆ هاتووە نەزانم کاتمان هەیە یامنا بە کورتی فەرموو بەڵێ بەڵێ ئەم بینەرە نووسیە دەوڵەتی ئێران خەڵک وەکو دوژمن چاولێ ئەکات ئەبێ خەڵک قبول کات کە دەوڵەتی ئێران دوژمنە و تەکلیفی دوژمن مشەخەسە خەڵک فێری پارەن و پارە نەکەین خوا هاوسرم و مناڵم وەکو کێوکێ ئەجام مەکەن دوژمنایەتی خەڵک دەوڵەتی ئێران قوڵترە کاتەوە ببورن زۆر هەڵی هاتیە زۆر سپاس بۆ تەواوی هاوڕێیانی کۆمەڵە سپاس بۆم بینەرە کە پەیامەکەی زۆر هەڵی ئیملایەتیا بوو و زۆر پەیامی تریشی هەناردووە کە تازە میێوانەکانمان نەماون لەسەر هێڵ بەڵێ هاوڕانی تا فەرمان دەڵێ کاتەکەمان ڕوو بە کۆتاییە زۆر سپاس بۆ ئێوە کە تا ئێستا لەگەڵمان بوون جارێکی تر ئەم سەرکەوتنە لە هەموو خەڵکی کوردستان پیرۆز بێت بژی خۆراگریتان بژی هاودڵی و یەکگرتوویتان بژی بۆ ئێوەی خۆشەویست ماندوو نەبن ماڵەوە شهيدي كردستانا كاستجمان قهرمانا شهيدي كردستانا شهيدي كردستانا كاستجمان قهرمانا شهيدي كردستانا شهيدي كردستانا كاستجمان قهرمانا شهيدي كردستانا شهيدي كردستانا كاستجمان قهرمانا شهيدي كردستانا